ئەو کاتتان باش بەڕێزان، هیوادارم تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین ئەم شەویش لە چاڵەکێکی تر لە چاڵەکێکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک بەڵێنماندا بوو بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایک، جگە لە وێبینارەی کە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی دووشەممە بۆ پرۆفسۆر دکتۆر شیلان ڕێکمان خست، وێبینارێکی تریش ئامادە بکەین کە ئەم شەوە سەبارەت بە بابەتێکی زۆر گرنگ کە گلەیی هەموو خۆشەویستان و خەمخۆرانی زمانی کوردیە، ئەویش تا ڕادێکی زۆر متفقین لەسەرەوەی تا ئێستا سیاسەتێکی زمانی یەکگرتوو یان زمان نییە بۆ لە هەرێمی کوردستان. بەپێی بەدواداچوون و ئاگاداری خۆشمان لەم ڕۆژانەی دوایی چەندین کۆڕ و سیمینار و پانێڵ ئەنجام درابوون لەبارەی کەم و کوڕەکانی زمانی کوردی یان بێخەمی و بێباچی هەندێک لایەنی پەیوەنددار لەم بوارەدا. بۆیە ئەوەمان بەرچاوت کەوت کە بەڕێزێک پرۆژەیەکی ئامادە کردووە یان خەریکی ئامادەکردنیکی خۆی پرۆژەی گەورەش هەر لە هەنگاوی بچووکەوە دەست پێ دەکا. ئەگەرچی دانانی سیاسەتی زمان ڕەنگە ئەرکی تاکە کەسێک و تاکە توێژەرێک نەبێت، بەڵکو کاری دەستە جەمعیە، بەڵام خۆ دەکرێت شتێک بگرێتە بنەما، خۆ دەکرێت لە خاڵێکەوە دەست پێ بکەین. بۆ ئەو بابەتە خەڵکی زۆرمان لە خەیاڵدا بوو بەڕاستی، بەڵام پێمان باش بوو خاوەنی ئەو پرۆژەیە کە ئەگەر ڕەشنووس بێ ئەگەر بەرنووس بێ ناوی هەرچی لێ بنێن ئەو داوت بکەین بۆ ئەوی خۆی هەم تیشکێک بخاتە سەر سیاسەتی زمان لە هەرێمی کوردستان، هەم ئەو دەستپێشخەری خۆی کە لە هەگبەیدایە ئەگەر بڵاوی کردوێتەوە پێمان خۆشە وردەکاریەکان بزانین، ئەگەر بڵاوی نەکردوێتەوە پێمان خۆشە هەنگاوەکانی بزانین تاکو بتوانین ئێمەش لەگەڵ ئامادە بووان و ئێوەی بەڕێز دەستباری لەگەڵ بگرین و هاوکاری بکەین بۆ ئەوەی بگات بە ئامانج و بگات بەلایەنی پەیوەنددار. وەک دەزانن زمان ناسنامە و شوناسی هەر نەتەوەیەکە، بۆ نەتەوەی کوردیش ڕەنگە گرنگەکەی زۆر زیاتر بێ لەو نەتەوانەی کە خاوەن دەوڵەتی خۆیانن، لەبەرەوەی ئێستا زۆر لە کورد زمانیان کردوتە سەنگەری بەرگری، بەهۆی زمانەکەوەیە دەتوانن بەرگری لە ناسنامە و لە شوناسی خۆیان بکەن، ئەگەرچی دەوڵەتی سربەخۆشمان نییە، بەڵام ئەوە خەونی هەموو کوردێکە لە هەموو کونجێکی دنیا بەڕاستی. بۆیە خزمەتکردنی زمان بە هەر هەنگاوێک بێ، بە قسەیەکی باش بێ، بە دەستپێشخەریەک بێ، بە لابردنی کۆسپێک بێ، بە تەنانەت کۆکردنەوەی چەند کەسێکی شارەزا بێ لە یەک شوێن بۆ ئەوەی باسی ئەو بابەتە بکەن، ئەوە دەبێتە خزمەتێک و وەکو دەڵێ لە مێژوودا دەنووسرێتەوە. ئێمە وەکو ئەکادیمیا خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەو با بڵێن توانە بەردەستەی کە هەمانە بیکەینە سەکۆیەک، بیکەینە منبەرێک بۆ ئەوەی کەسانی پسپۆر، کەسانی بە ئەزمۆن، کەسانی شارەزا و لێزان بتوانن دەستپێشخەری و بۆچوونەکانی خۆیان بخەنە ڕوو، تاکو ئێمەش لە لای خۆمانەوە بیگەێنین بەو لایەنانەی کە دەستمان پێیان دەگا، یان بەهۆی بڵاوکردنەوە لە شوێنە جیاجیەکان ڕەنگە بگاتە بەرجویان و بگاتە شوێنی مەبەست. بۆ ئەمڕۆ کە گوتمان بابەتەکەمان وەکو لەو ناونیشانی سلایدەکە دیارە، سیاسەتی زمان لە هەرێمی کوردستان لەژێر ڕۆشنایی پێشکەوتنە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا، کە بۆ ئەمە بەستا بەڕێز دکتۆر مومین زەڵمیمان داوت کردووە کە ئێستا خۆی لە پەیمانگای تەکنیکی گەشە لە هەولێر دەوام دەکا، بەڵام سیدیەکی کورتی ناوبراو دەخوێنینەوە، دوای ئەوە دەرفەت دەدەین بە دکتۆر مومین بۆەوەی بابەتەکەی خۆی باسەکەی خۆی بخاتە ڕوو، پاشانیش دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج بۆ بەشداربووان دەکەینەوە.
دکتۆر مۆمین زەڵمی لە ساڵی 1985 لە خورماڵ کە سەر بە پارێزگای هەڵەبجەیە لەدایک بووە، خوێندنی بنەڕەتی بە زمانی فارسی و خوێندنەکانی تری بە زمانی کوردی تەواو کردووە. بەکالۆریۆسی لە بەشی ئینگلیزی کۆلیژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین تەواو کردووە. ماستەری لە زمان و ئەدەبی ئینگلیزی هێناوە لە زانکۆی بانگەلۆری هیندستان، هەروە دکتۆرای لە سیاست و پەروەردەی زمان لە زانکۆی EMU لە قوبرسی تورکیا بەدەستهێناوە. مامۆستای زانکۆیە، تا ئێستا نزیکەی 18 توێژنەوەی ئەکادیمی هەیە، 7 کتێبی بڵاوکراوی هەیە. وەک مامۆستا و توێژەر و ڕاهێنەر و ڕاوێژکاری سیاسی و دیبلۆماسی و نووسەر لە میدیای ناوخۆی و نێودەوڵەتەکان کاری کردووە و کار دەکات. ئێستاش وەک خۆی نووسیویەتی لە سیڤیەکەی داڕشتنی سەرقاڵی داڕشتنی پرۆژەی سیاست و پلاندانانی زمانە بۆ هەرێمی کوردستان. لەسەر ئاستی کەسیش من دکتۆر مۆمین دەناسم، کەسێکی زۆر چاڵاکە لەو کارانەی کە ئەنجامی داون، چ لە ڕووی ئەکادیمی، چ لە ڕووی معریفی و لە ڕووی نووسین و لە ڕووی وەرجێڕانیشەوە کاری زۆر باشی کردووە. لە زۆر چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی و رادیۆیی و ڕۆژنامەوانی قسەکانی خۆی بۆ چوونەکانی خۆی ڕاشکاوانە و زانستیانە خستۆتە ڕوو. من بە هیوای ئایندەیەکی گەشت بۆ دکتۆر مۆمینی هاوڕێ و هاوپیشە هیوادارم سەرکەوتوو بێ لە کارەکانی داهاتوش. ئێمە شەرچی پێمان بکرێ بە تایبەتی بۆ ئەو پرۆژەیە کە دەچێتە خزمەتی زمانی کوردی. ئێمە دەستمان ئاوەڵایە و هاوکاری دەبین بۆ گەیشتن بەو ئامانجەی کە ئەو مەبەستیتی کە بە سوودی گشتیدا دەشکێتەوە. دکتۆر مۆمین وەک دەزانی وەبینارەکانی ئەکادیمیا کاتە گشتیەکە 90 خولەکە، ئەوە من چەند خولەکێکم برد جەنابەت بۆ لە نێوان 45 بۆ 50 خولەکی قسەی خۆت بکە، باسەکەی خۆت بخەڕوو. ئەوی تر حەزمان لێ بەڕاستی بەشداری ئامادەبووان ئەوانەی لەگەڵمانن، چ لە ڕێگای لایڤی فەیسبوک، چ لە ڕێگای نووسین لە چات بۆکس، چ لە ڕێگای دەستبەرزکردنەوە بۆ ئەوانەی دەیانەوێت خۆیان قسەکە بکەن. قسەکانش هەم سەرنج و تێبینی هەمیش پرسیارە بۆ ئەوەی جەنابەت بە پێی توانە بتوانێت وەڵامی بدەیەوە. بەڕێزان هیوامان وایە ئێوەش لەگەڵمان بن، ئەوانەی توانیویانە خۆیان تۆمار بکەن ئەوە لێرە لەگەڵمانن، ئەوانی تر لە فەیسبوک لە لایڤ دەگوازرێتەوە. دواتریش ئەو وێبینارە بە تەواوی تۆمار دەکرێت لە لینکەکەی دوایی لە بۆ گروپەکان دەنێردرێ. بە ڕوخسەتی دکتۆر مۆمینیش ڕەنگە دوایی وعدی ئەویان پێ بدەن سلایدەکانیشیان بۆ بنێریت. ئێوەش دەتوانن لای خۆتان هاوبەشی پێ بکەن لەگەڵ دۆست و هاوپیشە و ئەوانەی دەزانن خەمخۆری زمانی کوردن بۆ ئەوەی بە زۆرترین کەس بگا ڕەنگە هەمویان دەرفەتیان نەبێ ئەم شەو لەگەڵمان بن، بەڵام بە تۆمارکراوی دەکرێت دواتر بیبینەوە. من دووبارە زۆر سپاس دکتۆر مۆمین بۆ تەرخانکردنی ئەو کاتە، چەند دەزانم ڕەنگە ئێستا کاتی سەرقاڵی و مەشغەڵەتی دەوام و ئەو ئەرکانەی کە لەسەر شانتانە وەکو بەڕێوبەری کواڵەتی و دڵنیایی جۆری ئەکادیمی وابزانم جگە لە وانەوتنەوە و جگە لە ئەرکەکانی تر. بۆیە مایکەکە بۆ بەڕێستە و بە سپاسەوە دەتوانی دەست پێ بکە. ئێستا لای من 9 دقەیە، ئەگەر بتوانی ماکزیمەم سعات دەتەواوی بکەیت زۆر باشە، تاکو نیو کاتژمێر هەبێت بۆ سەرنج و پرسیار و وەڵامیش. فەرمە دکتۆر مۆمین. زۆر سپاس کاکتۆرگیان. نەزانم دەنگم هەیە لای بەڕێستان؟ دەنگ زۆر وازەحە، وێنەش هەیە، بەس ئەگەر سکرینەکەت شێر بکەیت تا بزانیت جەنابەت کۆ هۆستی ئێستا دەتوانیت سکرینەکەت شێر بکەیت. ئێستا ئەویش دیارە، بەس بیکە فۆل سکرین تەواو. فەرموو جەنابەت دەست پێ بکە. زۆر سپاس کاتتان باش، بە هیوای لەش ساغی تەندروستێکی باش بۆ هەموو مامۆستانی بەڕێزم. زۆر خۆشحاڵم کە لە خزمەتتان هاتم بۆ قسەکردن لەسەر بابەتی کە کاکتۆر بەڕێز دکتۆر هیمداد مامۆستای گەورەم لە قۆناغی بەکالۆریۆس و هاوڕێ و هاوپیشە و هاندەرێکی سەرەکیمان بۆ کاری ئەکادیمی و کاری زانستی. ڕێز و خۆشەویستی تایبەتم بۆ هەموو بەشداروانی بەڕێز، چ ئەو مامۆستا بەڕێزانەی لە قۆناغە جیاوازەکانە مامۆستان بوون، چ ئەوانەی کە
وەکو هاوڕێ و هاوپیشەکارێکی ئەوانەشی کە لەم وەبینارەوە بە خزمەت و ئاشنایەتیان دەکەم. دیارە وەکو کاکتۆر عەرزی کرد بابەتەکەی من سەرتا پێم خۆشەوە بڵێم کە ئەمە هەوڵێکی متەواضعانەیە بە ڕاستەی کارکردن و داڕشتنی سیاسەتی زمان لە هەرێمی کوردستان. بیرۆکەی با بڵێن ئەم هەوڵە لە کێوە دروست بوو لە ساڵی 2015ەوە کاتێکە سەرقاڵی نووسینی پرۆپۆزەڵی دکتۆراکەم بووم، پرۆفیسۆرێکی بەڕێز کە خۆی لە ئەسڵا خەڵکی کازاخستانە و ئێستا سەرۆکی بەشی ئینگلیزیە لە زانکۆی EMU، کاتێکە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە چۆن پرۆپۆزەڵێک بۆ دکتۆراکە بنووسین، چەند پرسیارێکی لێکردم کە بەڕاستی جێگەی سەرنج بوو بۆ من، ئەویشەوە بوو کە ئایا خەڵکی کوێیت، منیش بە شێوەیەکی زۆر پراودە وتم خەڵکی کوردستانم، وتی کوێی بە کوردستان، وتم باشووری کوردستان. دیسان پرسیارەکانی درێژەی کێشا کوێی کوردستان، وتم خەڵکی هەڵەبجەم، وتی کوێی هەڵەبجە، وتم برامان. یعنی بە زانیارێکی زۆر باگراوندێکی زۆر باشەوە لەسەر زمانی کوردی ئاماژەی بۆ کرد کە ئایا تۆ چ دیالێکتێکی کوردی بەکارێنی و قسەی پێکەی، وتم هەورامی. لەناو هەورامیش دیسان پرسیاری کردەوە کە ئایا کام بەشە جیاوازی دیالێکتی هەورامی بەکارێنی، کە دیارە لای ئێمە سێ جۆر با بڵێن سێ تایپی جیاوازی دیالێکتی هەورامی هەیە کە تەخت و لەهۆن و شامیان. مەبەستمەوە بڵێم کە ئەم سەرنجڕاکێشانە ئەم بە چۆنای پرۆفیسۆری بەڕێز جەڤانشیر شبلیف بۆ زمان لە هەرێمی کوردستانەوە ئایا ئەو زانیاری فراوانێکی ئەو بەدەستی هێنابوو لەسەرەوەی کە منی گەیاندەوە تا ئەو سنوورە جێگای بەڕاستی بایەخ و سەرنجڕاکێشان بوو. بۆ یەش کاتێککە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئایا هەرێمی کوردستان خاوەنی سیاسەتی زمانە، بە دڵنیایی نەمانتوانی کە بگەین بە نەتیجەیەکی باش، چکە کاتێکە لە ماوەی 4 هەفتە ئێمە سەرقاڵی سەرچێکی تەواو وردەکاری زۆر و بەدواچوون بووین بە هەردوو لامانەوە بۆی کە بزان ئایا هەرێمی کوردستان چه هەنگاوێکی باڕاستەی داڕشتنی سیاسەتی زمان ناوە نەمانتوانی بگەینە نەتیجەیەکی دڵخۆش کرد. بۆی بڕیارماندا کە پێکەوە دەست بۆ پرۆژەیە بکەین و من لە ماوەی 7 ساڵی ڕابردووە با بڵێن بە وردی ئیشم لەسەر ئەم پرۆژەیە کردووە و تێزی دکتۆراکەم دقیقەن ئەمەیە کە من ئێستا لە بەشێکی خەمە خزمەتان کە بریتە لە سیاسەتی زمان هەرێمی کوردستان. خۆی تێزەکەم شەوەی گشتی قسەکردن لەسەر سیاسەتی زمان و سیاسەت و پلاندانانی زمان لە هەرێمی کوردستان، بەڵام فۆکەسم زیاتر لەسەر با بڵێن زمانی ئینگلیزیە لە هەرێمی کوردستانە کە ئایا بە چ ڕاستەیەک هاتووە ئەو ئۆردەرە جیاوازانی کە لە 15 ساڵی ڕابردووە ئێمە بینیمانە زمانی ئینگلیزی لە پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینەوە چۆن هاتووە بەکوێ دەگات. دووبارە یەکەمەوە کەم هەوڵی من هەوڵەیەکە بە ئاڕاستیەوەی کە ئێمە هەومان پێکەوە ئەم هەنگاوە بنین. من دڵنیام کە لە پێش من هەوڵی زۆر باش دراوە بە دڵنیایی شۆلدا هاتووە هەوڵی باشترە درێ، بەڵام هیوادارم بۆ کاکتۆر ئاماژەی پێکرد هەومان پێکەوە ئەمە بکێتە بکەین پۆینتێک بۆی کە لە ئێستەوە بە کردداری بچین ناوبارەکەوە. ئەو ڕۆژێکە ئەم پرۆژەم پێشکەش کرد من یەکەم جار لە زانکۆی سۆران لە دیداری زانکۆی سۆران کە بەڕێز وەزیری پەروەردە و بەشێک لە وەزارەتە بەڕێزەکانی تر بوون موجود بوون، قسەمان لەسەرەوە کرد کە ئایا هەنگاوی کردداری چییە، چۆن چین پێشەوە لە سیاسەتی زمان، چونکە جنابتان زان کە لە ڕووی تیۆریەوە ڕەنگەکاری زۆر کرابێت، بە دوواچوونی زۆر کرابێت، پێشکەوتنی باش بەخۆی بنەوێت، بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە لە ڕووی کردداریەوە چۆن ئاڕاستە یا با بڵێن دیاریکردنێک بخەینە، با بڵێن هەنگاوێک بۆ بنین کە ڕاستەی دیاری پێ حکوومەتی هەرێمی کوردستان یان با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان هەنگاو بۆ داڕشتنی سیاسەتی زمان بێت. پێشەکێکی کوردستانەکەم کە لە بابەتی ئەمە لەسەر شتێک گفتوگۆ بکەم. یەکەمیان کە ئایا هەرێمی کوردستان و سیاسەتی زمان با بڵێن سیاسەتی زمانمان هەیە، ئەگەر هەیە چۆن، ئەگەر نییە بۆ نیمانە، ئایا هەوڵەکان بە چا ڕاستێکا گەشتون، کێشەکە لەکوێدایە. ئێمە پرسیار لەسەرەوە بکەین کە ئایا بوونی ئەم باسە و کاکتۆر باسی کرد کە دڵنیام لای هەمووشتان ئەمە مەفهومە کە ئایا نەبوونی سیاسەتی زمان بۆچی کێشەوە، ئایا کێشەکە لەکوێدایە. دواتر باسی وەکەین کە زمانی کوردی دەستوری عێراق چۆن هاتە پێشەوە و پێشکەوتنەکان چۆن بوون، باس لە هەژمونی زمانی عەرەبیەکەین، چونکە جنابتان زان بەربڵاوی یان پۆپولەریتی زۆر جیاواز لە هەژمۆنی بەتاواتی ئەوەیە کە کۆنترۆلی سێکتەرێکی جیاواز ژیانەکان لە هەرێمی کوردستانە. دواتر باس لە پێگەی زمانی ئینگلیزیەکەین کە ئێمە خۆمان بەشێک لەو بەرزانی کە لێرە پێم وایە با بڵێن جۆرەکان لە بواری ئینگلیزیا کارەکەن یا دەشوی بەشی ئینگلیزین، بۆیە زۆر گرنگە کە بە زانیاریەوە ئێمە سەرنجی خۆمان بخەینە ڕوو. ئایا ئەمەی کە ئەم پێشوازیە گەورەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە زمان ئینگلیزی کات لە ماوەی 15 ساڵە لە هەرێمی کوردستانە چەندە مەترسیە بۆ سەر نەوەکانمان، چەندە مەترسیە بۆ سەر منداڵەکانمان، چەندە مەترسیە بۆ سەر پێگەی زمانی کوردی خۆمان کە زمانی دایکی و زمانی زگماکی خۆمانە. وایە چارەسەر چیە لەو ڕۆ دەرفەت و ئاڕاستەکان پیشان دەدەین.
خۆی کێشەکە لەوە دەست پێ دەکات کە بەڕاستی ئێمە سیاست و پلاندانانی زمانمان نییە لە هەرێمی کوردستانە. یعنی ئەتوانم بڵێم شتێکمان نییە بە ناوی پرۆژەیەکی نووسراو کە باز لە سیاست و پلاندانانی زمانی هەرێمی کوردستان بکات بۆ وەزارەتێک یان دەستەیەک یان بەڕێوەبەرایەتیەک ناچار بکات یان بخاتە بەردەم بە پیساتێک و کار بەم بکات. ڕاستە ئێمە یاسای زمانمان هەیە. یاسای زمان لە ساڵ 2009 پێشکەش کراوە، جوماری لە پەرلەمانتارە بەڕێزەکان کاریان لەسەر کردووە. من هەمووی ئەو دۆکومنتانم کۆ کردووەتەوە. دۆکومنتمان لایە کە پەرلەمانتاری بەڕێز داوای سەرۆکی پەرلەمان کردووە دەرفەتیان بداتێ کە قسە لەسەر یاسای زمان بکەن. دۆکومنتەکە لەسەر نووسراوە. من نازانم یاسای زمان چێت کارم کردەوە بدەنێ بە واژۆی بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. لەو ڕۆوە توانم بڵێم کە و هۆشیاری و ئاگایی بەرامبەر بە سیاسەتی زمان و سیاست و پلاندانانی زمان لە ناویشیاندا یاسای زمانمان لە ئاستێکی پێویستانیە بەتایبەت لە لای بڕیار بەدەستانی ئەم هەرێمەی ئێمە چ لە حکوومەت و چ لە پەرلەمان و چ لە حزبی سیاسی. خاڵێکی ترکە تاکو ئێستاش بۆشایەکی زۆر گەورەی بۆ ئێمە بەجێهێشتە بریتە لە ستاندارد، ینی زمانی ستانداردمان نییە ئێمە بە مانای ئەوەی کە ئەو زمانە و ئەو ڕێنووسە و ئەو ئەلفبایی کە ئێستا کاری پێکەی لە هەرێمی کوردستانە ڕاستە هێزێکی کۆمەڵایەتی ئەیجوڵێنێ، ڕاستە پشتیوانێکی سەرسەختی هەلایەن خەڵکەوە، بەڵام نەبووەتە زمانێکی ستاندارد و خەڵکی هەرێمی کوردستان کە کاری پێکا زیاتر خواست و حەز و لە با بڵین جۆرێک لە ذهنیەتێکی خۆنەویستانێکی کاری بۆکات، نەک ئێمە بین بە ستاندارد کرابێت و کاری لەسەر کرابێت. لەو ڕۆژەوە لە ساڵی 1920ەوە دقیقاً ینی هەوڵی زۆر جیاواز دراوە بۆی کە زمانی ستاندارد بۆ هەرێمی کوردستان یا بڵین بۆ کوردستان بە شێوەیەکی گشتی دابنێت، بەڵام کۆمەڵێکی زۆر ئاڵنگاری زۆر جیاواز هاتووە پێشەوە کە سەرەکیترینیان بریتی بۆ لە ئاڵنگارێکی سیاسی، ئەویش لە نێوان هەردوو زارا و دیالەکتی سۆرانی یاڵین کوردی ناوەڕاست لەگەڵ کرمانجی و بەستن بادی نییە. لەتوانراوە هەتاکو ئێساش ئەم ستاندارد لانگوێجە بڵین زمانی ستاندارد بۆ هەرێمی کوردستان دابنرێت. دواتر ئێمە زانین کە هەوڵی زۆر دراوە بە ئاراستەی دووشتی سەرەکی. یەکەمیان ئەلفبای کوردی، دووەمیان زمانی ستاندارد. یەکەمیان ئەلفبای کوردی ئەو بووە کە مقدار مەتحەد بەدرخان دەستی پێکرد لە بیستەکانە، ئەویش هات کە پاشەوەی کە بڵین تورکیا ئەلفبای وڵاتەکەی گۆڕی کردی بە لاتینی، هەوڵێک دەستی پێکرد کە لە هەرێمی کوردستانی لە کوردستانی شەو بە شێوەیەکی گشتی کار لەسەرەوە بکرێت کە با بڵین ئەلفبای کوردی بگۆڕێ بۆ ئەلفبای لاتینی. ئاڕاستی زۆر جیاواز هاتە پێشەوە و مامۆستا ئەمجد شاکەی لە کتێب بەناوبانکەیدا ئەوەی کە نابێت بگوتێ دەبێت بگوترێت زۆر بە ڕوونی ئاماژەی بە مێژوە کردووە و هەموو نمونەکانی هێناوەتەوە. قسە لەسەر ئەوە ئەکەین ئێمە کە ئایا وەرگرتن و فێربوون لە پرۆسەی فێربوونی زمانی ئینگلیزی وەکو زمانێکی بیانی بیرمانە زمانی ئینگلیزی بۆ ئێمە زمانێکی بیانیە نەک زمانی دووەم لە هەرێمی کوردستانە بۆچی سیستماتیک نییە. من ڕۆژە عەرزی بەڕێز وەزیری پەروەردەم کرد، وتم پێش دەنابێت وەزیرێک هات بڕیاریدا کە قوتابخان بەشێک لە قوتابخانە حکومیەکان لە هەرێمی کوردستانە لە پۆلێکی سەرەتایی و بکات بە زمانی ئینگلیزی، ینی language of instruction یان بکات بە زمانی ئینگلیزی. داکن واشی کرد ئارین کوڕی من توێ قوتابخانەوە ئەو ساڵە لە پۆلێکی سەرەتایی دەستی پێکرد بە زمانی ئینگلیزی. لە ساڵی دووەمە وەزیر گۆڕا، ئەم وەزیرە تازەی هات دقیقاً هەستا هەمان بڕیاری پێشووی کانسڵ کردەوە و بڕیایدا کە قوتابخانە نمونەیەکان نەخێت، قوتابخانە حکومیەکان نەخێت، ناوێت بە زمانی ئینگلیزی بخوێنن، پێویستە بە زمانی کوردی بخوێن. لە ساڵی دووەمە ئارین چوە قوتابخانەکە کرابووە بە کوردی. ئەمە نیشانی ئەوماندا بەڵگەیەکە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە هەنگاوێکی سیستەماتیکمان نییە، هەنگاوێکمان نییە پشت بەستوو بە کۆمەڵێک داتا و زانیاری و ئامار کە کار لەسەر بڕیارەکانی حکوومەتەکەین. بۆش بەڕاستی بڕیارەکان وەکو عەرزم کردی بڕیارێکی ناتەندروستی لێکەوێتەوە. ناتەندروست ئەتوانین پێناسێ بکەین بە ئەن ئۆثەنتیکە دقیق ئێمە ناتوانین پشتی پێ ببەستین. دواتر تا ئێستاش ئەتوانم بڵێم جۆر لە جۆرەکان شپرزەیەک هەیە لە پێشوازی لە زمانی ئینگلیزی لە هەرێمی کوردستانە، چ لە وەزارەتی پەروەردە، چ لە وەزارەتی خوێندنی باڵا، چ لە وەزارەتە جیاوازەکانی ترکە مهتەمن و بڵین پەیوەندیدارن بە باسوخواسی زمانەوە. بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئاگاداری ڕێکلامەکانی بازار نییە، ئاگاداری ئەو تابلۆیانە نییە کە لە بازاڕ نووسرێن. ئێستا بەڕێستان بچنە بازاڕی هەولێر هەر جانی زۆرینەی ئەو زمانی کە لە بازار ڕابکارهەیە لەسەر تابلۆ جیاوازەکان زمانی کوردی نییە. لە بەشێک لە بازاڕەکانە زمانی کوردی وەکو زمانێکی بیانی بەرچاوکەوتووە. دواتر هەلی کار لە هەرێمی کوردستانە بۆ ئەو کەسانەی کە زمانی کوردی نازانن، ینی بیرمان نەچێت ئێستا کەسانێک کە کاریان دەستەکەوێت لە هەرێمی کوردستان و کەسان کە زمانی کوردی نازان نەگەوانە بن کە زمانی کورد دەزان. ئەمانە ئەو باسن کە وەکوتم وەکو کێشە توانین باسییان بکەین.
پێناسی پلاندانانی زمان و بڵێن پێناسی سیاسەتی زمان لە زۆر بەڕێزەوە کراوە زۆر سکۆڵەری برسکاریان لەسەر کردووە بەڵام بە شێوەی گشتی وەکو لەم سلایدانەیە باسکراوە نامەوێت زۆر کاتی بەژم چکۆ دڵنیایی من پێویستم بەڕای بەڕێستانە پێویستم بە گوێگرتن لە بەڕێستان و پێم خۆشە گوێ لە بەڕێستان بکەن بەڵام بە شێوەی گشتی سیاسەت و پلاندانانی زمان بریتە لە پرۆسەی ڕێکخستنی زمان لە ناو کۆمەڵگەیە پرۆسەی یا بڵێن کارکردن بۆ ئەوی کە یاسایەک پرۆژە یاسایەک کۆمەڵێک ڕێنمایی نووسرامان هەبێت بۆی کە هەنگاو بۆ ئەوبرین کە چۆن زمان بڕاتەنە کۆمەڵگەوە چکۆ کاکتۆر باسی کرد زمان ناسنامەیە ئێستا هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتوە کوردستان بە شێوەیەکی گشتی تا شتێک کە وای کردووە نەبێتە خاوەنی دەوڵەت و خەڵکی تر دژایەتی بکات بریتە لە زمانەکەی لەگەناچە جیاوازیەک هەیە لە نێوان من وەکو تاکێک لەگەڵ تاکێکی فارسا لەگەڵ تاکێکی عەرەبا کە وڵاتی خۆی هەیە نەتەوەی خۆی هەیە سنووری جوگرافی خۆی هەیە بەڵام من لەبەرەوەی کە زمانەکەم کوردیە دێن زوڵمم لێکەن ڕێگەم پێ نادەن کە بچمە ناو پرۆسەی ناساندنی دەوڵەتەوە سیاست و پلاندانانی زمان لەسەر کار لەسەر 4 تۆری سەرەکیەکان یەکەمیان تێکس پلانینگ کە بریتە لەوەی کە چۆن زمان بە فەرمی دەناسێنرێت لە ناو حکوومەتە چۆن با بڵین لایەنە پەیوەندیدارەکان و دەستنیمەیکەرەکان بڕیار لەسەر دەن کە زمان لە پرۆسە زانستیەکەی خۆیەوە بکەن بە فەرمی ینی بۆ نمونە پرۆسەی ستاندەرایزکردنی زمان پرۆسەی ستاندەر ناسینی زمان بریتە لە ستیتس پلانینگ کۆرپس پلانینگ گرنگی بە پێکهاتەی زمانەدات بە شێوەی گشتی چ لە وشە چ لە ڕستە چ لە گرێ چ لە هاواتایی کا لەسەر کات کە گەنجینەیەکی زمانەوانی فراوان بێتە پێشەوە بۆ وڵات بۆ هەرێمەکە بۆ نەتەوەکە ئێمە بۆ نمونە من کاتێکە قسە ئەەکەم چەندە هاواتا لە زمانی کوردیا بەکارێنم یان تەنها هەوڵدەم بەو شەوەی کە دەیزانم زمانەکە بەکاربێن و خۆمی پێ بپەڕێنەوە کۆرپس پلانینگ کار لەسەر ئەماکات لانگویج ئین ئێدوکیشن یان ئەوەی کە پێوترێت ئەکوزیشن پلانینگ بریتە لە پرۆسەی وەرگرتنی زمان پرۆسەی فێرکردن و وەرگرتنی زمان دکتۆر مۆمین دەنگ نەما لای من دکتۆر مۆمین لای من دەنگ نییە دەنگ نەما لە لای منیش کاک دکتۆر مۆمین دکتۆر مۆمین دەنگ نییە لای ئێمە زۆر باشە لەوانەیە کێشەیەکی هەبێت تا دێتەوە سەرخەت هەوڵ دەدەین برادران مامۆستا شەماڵ زانن کێشەی هەیە یان پێدەچی لە سەرخەت نەمابی ڕەنگە ئێستا دێتەوە داخل دەبێتەوە ئەوە هاتۆ کاک زۆر مایکەکەت بکەوە مایکەکەت داخراوە لەگە سلایدەکەش دووبارە شێر بکەوە ببورن کاروا بڕالای من کێشە زۆر باشە لەوێەوە بەردەوام بە خاڵی سێم لانگویج ئین ئێدوکیشن یان ئەوکو ئەکوزیشنی زمان وەکو باسم کرد لانگویج ئێدوکیشن یان ئەکوزیشن پلانینگ کارکردن لەسەرەوەی کە چۆن زمان لەلایەن دەوڵەتەوە بڕیار لەسەر دێت کە پێشوازێکە چۆن بێت بۆ زانیاریتان لە ئێستاە 600 قوتابخانە هەیە لە هەرێمی کوردستانە کە لانگویج ئۆف ئینستراکشن یا زمانی خوێندنیان کوردی نییە زیاد لە 400 یان بریتین لەو قوتابخانانی کە زمانی فەرمی خوێندنیان بریتە لە زمانی ئینگلیزی و ئەوانی تریشان ئەو قوتابخانان کە زمانەکان کە بە عەرەبی دەخوێن یا بڵێن زمانی خوێندنیان عەرەبیە بۆ ئەمە هیچ پلانێکمان نییە بەڕێزان هەتاکو ئێستاش حکوومەت هەرێمی کوردستان لە بۆشاییەکایە کە ناتوانێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم قوتابخانە بەڕێزانەیە بکات ینی ئاگادار بن ساڵانە دەرچوانی 600 قوتابخان لە هەرێمی کوردستانە کەلیمەیەک بڵین بە شێوەیەکی ڕسمی ئەڵێ من باشەوە ناکەم کە مامۆستاکی بەڕێز هەوڵی داوە لەو قوتابخانەیە سرودی ڕقیب یان با بڵین هەستی نیشتیمان پەروەری یان کارکردن بۆ زمانی کوردیان چی ئەمانە هەوڵی تاکین بەڵام ئێمە بڕیارێکی فەرمیمان نییە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەم قوتابخانە بەڕێزانە بخاتە بەردەم بەرپرسیایەتیەوە کە زمانی کوردی لە قوتابخانەکانیانە بەکار بهێنن چوەکو دەرسێکی مەست و بڵێن سەرەکی چۆکو دەرسێکی لاوەکی و هەڵبژێراو یان بڵێن دەرسێکی ئۆپشناڵ
ئاڕاستی چوارەم یا بڵین لایەنی چوارەم سیاسەتی زمان بریتە لە پرۆستیج پلانینگ کە من لە پرۆژەی کە لە هەفتەی ڕابردووە لە میدیاکەنە بڵاوم کردەوە گرنگی بۆ بابەتە زۆر داوە کە چۆن بتوانین شکۆ بۆ زمانی کوردی بگەڕینەوە یا با بڵین پلاندانانمان باڕاستەی گەڕانەوەی شکۆ و وێنە ڕاستەقینەکەی زمانی کوردی لە هەرێمی کوردستانە بە چه هەنگاوێک دەبێت تقریبا 15 پێشنیارم خستە ڕوو و دواتریش توانم لێرە کورتێکتان ئاماژە پێ بدەم کە چۆن بتوانین گفتوگۆ لەسەرەوە بکەین. بەڕێزان ئەو نەخشەی کەس لە بەرچاوی بەڕێستانە دەکەن نەخشەی زمان لە هەرێمی کوردستانە. ئێمە لە هەرێمی کوردستانە ئێستا زمانی کوردیمان لە بەردەم ئەم تەحەدیە جیاوازانە ئەم ئاڵنگارە جیاوازانە. یەکەم شت کە هەمانەوەیە کە حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان بیرمان نەچێ بەڕێزان هەرێمی کوردستان هەرێمێکی سیاسیە. ئەوەی کە بڕیای لەسەر ئەدات کە هەنگاوی ئەخاتە پرۆسەوە ئەوەی کە وا ئەکات میدیا بە ئاڕاستەیە هەنگاو بنێت خەڵک خۆشەویستی بۆ دەربڕێ خەڵک بەڕاستی بڵات حزبە سیاسەکان بۆیش بەڕاستی لە ئێستادا حزبە سیاسەکانی ئێمە کە من خوێندنەوە بۆ پەیڕەوی ناخۆ باڵەوی نۆ حزبی کوردستانی کردووە پراوێزخستنێکی زۆرمان هەیە بۆ زمانی کوردی. بۆیش بەڕاستی زۆر گرنگە کە ئاگامان لەوە بێت کە ئێستا هەژمونی سیاسی و هەژمونی حزبە سیاسەکان بە سەر زمانەوە لە هەرێمی کوردستانە وای کردووە کە زمانەکە پراوێز بکرێت. دواتر باسیەوەکەین کە من لە پرۆژە پێشنیارەکە ئای خەمە ڕووکە چۆن توانین هەنگاو بنین بە ڕاستی ڕاستکردنەوەی ئەم پرۆسەیە. حکوومەتی هەرێم و سیاسەتی زمانە خەینە ڕوو پەرلەمان و سیاسەتی زمان ڕۆڵی ڕاگەاندنە خەینە ڕوو ڕۆڵی پەروەردە ڕۆڵی ئاین و ڕۆڵی بازار و بازارسازی دواتر قسە لەسەرەوەکەین کە پێگەی سێ زمانی سەرەکی کێسە لە هەرێمی کوردستانە هەن زمانی کوردی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی. لە زمانی کوردیا ئێمە کێشەی ستاندەرمان هەیە کێشەی ئەلفابێتمان هەیە کێشەی زمان باڵێن مافی زمانەوانی و مافی دیالێکتمان هەیە. لە زمانی عەرەبیا بە هەمان شێو پرۆسەی تعریبمان هەبووە لە هەشتاکان لە هەفتاکان و لە هەشتاکانە کە تا ئێستاش بەردەوامی هەبووە و ئێستاش زیاد لە بەپێی ئاخریندا تا 126 دانیشتوانی شاری هەولێر بێتین لە عەرەبەکان و ئەو هەڵاتیانەی کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون و لە هەرێمی کوردستانە نیشەجێن. دەستوری عێراقی ئاەتەن چەندە گرنگی بە زمانی عەرەبی و زمانی کوردی داوە کەوای کردووە ئەم دوو زمانە کورد و زمانی فەرمی دەرکەون و هەژمونی زمانی عەرەبی هەتاکو ئێستاش لە هەرێمی کوردستانە دەرەکەوێت بە تایبەت لە دادگاکانە هەتاکو ئێستاش عقودەکان هەتاکو ئێستاش مەبەستم گرێبەستەکان هەتاکو ئێستاش زۆرێک لەو شتانی کە پێویستە بە زمانی دکتۆر مۆمین دیسان دەنگەکە لای من قەتع دەبێ نازانم ئەگەر دەزانی خەلەلی ئینتەرنێتت هەیە ڤیدیۆەکە دابخە بەس قسە بێ بە دکتۆر مۆمین هەندێک ئەوە تەجروبە بکە. لای من دەنگەکە وازح نییە. دواتر پرۆسەی جیهانگەراییمانەوە پرۆسەی بڵاوبوونەوە و سیاسی و زمانی شەڕ و زمانی دەنگەکە نەما دکتۆر مۆمین مایکەکەت داخراوە مایکەکەت بکەوە بەس وێنەکە با ڤیدیۆیەکە نەبێ بزانین چۆنە. کاکتۆرگیان ئێستا گوتان ئێستا زۆر باشە ئێستا زۆر باش لە خزمەتەمدا لێ ئەگەر یەک دقە قسەکان ببێەوە دواوە زۆر پچڕا دەنگەکە. بەڵێ دیارە ئەوەی کە ئەو نەخشەی کەسە لە بەدەستی بەڕێستانە ئینگلیزیەکە با بڵین بەشی عەرەبیەکە و هەژمونی بەشەی گشتیتان عەرەبیمان باس کرد. لانسکەیپ دکتۆر مۆمین دەنگ لە لای من نەما بەڕێزانەکە لای ئێوە هەیە ڕەنگە خەلەل دەنگەکە خراپە لای من هەر نییە نازانم. دکتۆر مۆمین ئەگەر جێت لێمانە
دووبارە باشترە ڕەنگە بچێ دەری بێەوە ناو زوومەکە. بەڕێزانان لێکجار هەندێک شوێن هەیە ڕەنگە کێشەی ئینتەرنێتی هەبێ ئەمە دەزانین بۆیە داوا لێبوردن دەکەین پێشوەختە تا دەگەڕێتەوە ناو زوومەکە. بەڕاستی بابەتی سیاسەتی زمانیان نەبوونی ئاراستەیەکی جێگیر دەربارەی زمانی کوردی هەمومان هەموو مامۆستایان و تەنانەت پسپۆڕ و ئەوانەی تریش هەستیان پێکردووە تا گەیشتێتە ئەوەی دایک و باوکانیش هەست بە و سەر لێ شێواوی و ناجێگیریە دەکەن کە بە سیاسەتی زمانەوە لە ناودوو کەوانە ئەگەر هەبێ سیاسەتی زمان پێوەی دیارە بەڕاستی. دکتۆریان ئێستا هاتەوە خەتەکەی من بەخێر بیتەوە دەنگەکەت هاتەوە سلایدەکان شێر بکە فەرموو. زۆر باش لە زمانی ئینگلیزیەکەەوە دەست پێ بکە باسی هەژمونی زمانی عەرەبیمان کرد. لە زمانی ئینگلیزی ئەتوانین وەکو ئاماژەم پێکرد باس لە پرۆسەی جیهانگەرایی بکەینیان بەڵێن گلۆباڵایزیشن و کاریگەری ئەم پرۆسە جیهانگەری لەسەر هێرێمی کوردستان. من پرسیار لە بەڕێستان بکەم یان بەڵێن وێنەیەک بخەمە بەدەمی بەڕێستان لە ساڵی 2023 پێش پرۆسەی بڵێن ئەوەی کە ناودرا ڕزگارکردنی عێراق کە ئەمریکا و هاوپەیمانەکانی هاتنە ناوچەکەوە زمانی فەرمی ئێمە ڕاستە و کاتەش زمانی کوردی بوو. دواتر هەژمونێک بڵێن لە ڕیزبەندیە ئێمە زمانی عەرەبیمان هەبوو، دواتر زمانی فارسیمان هەبوو، لە هەندێک ناوچە بەتایبەت لە دهۆک و لە هەولێر زمانی تورکیمان هەبوو. ئەتوانم بڵێم زمانی ئینگلیزی لە پێگەی چوارەما بوو. بەڵام ئێستا زمانی ئینگلیزی دەبینین کە پێشبڕکێ لەگەڵ زمانی یەکەمی ئێمە یا دەکات و کاریگەری زمانی ئینگلیزی زۆر بڵاو بووەتەوە و ئێستا وای لێ هاتووە کە خواستی زۆرینەی خەڵک منداڵەکانمان کە سوکارمان بەرەو ئەوە ڕاستەیە کە منداڵەکانمان فێری زمانی ئینگلیزی بکەین و بیانێنە قوتابخانەی تایبەتەوە. بۆ ئەم پرۆسەیە ئێمە ئەتوانم بڵێم چەند پێشنیارێکی جیاواز هەن و پێشنیارەکان ئێمە لە سێ ڕەهەندی جیاوازەوە کا لەسەرەوە بکەین کە ببرن کا لەسەرەوە بکەین کە ئایا چۆن بتوانین کار لەسەر سیاست و پلاندانانی زمان لە هەرێمی کوردستانە بکەین بە تایبەت لەسەر ئاستی چوارەم کە بریتێ لە گێڕانەوەی شکۆ بۆ زمانی کوردی ئەمە بڵین پلاندانانی شکۆمەندی بۆ زمانی کوردی. یەکەم شت کە ئەم ڕەهەندە جیاوازانە لە کۆمەڵێکی زۆر پرۆژەی بە بڵین پێشنیارکراو یان نەخشە ڕێگا بۆ دانانی سیاست و پلاندانانی زمان کاریان سەرکراوە لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان لە وڵاتەکانی ئەفریقا لە وڵاتانی ئاسیای ناوەڕاست کاتێکە هەوڵ دراوە بۆ ئەوەی کە سیاست و پلاندانانی زمان بخێتە ڕوو هاتوون خوێندنەوەیان بۆ واقعەکە کردووە ویستویانە کە بزانن چۆن ئەتوانن ئەمە بکەن. بۆ یەش بەڕاستی سێ ڕەهەندی جیاواز کار لەسەرەکرێ. یەکەمیانەوەی کە بازارسازی بۆ زمان بێتە پێشەوە، ینی با بڵین زمان وا لێ بکەین کە بێتە بابەتێکی ئەکادیمی بۆ بەوێستێکی بازار یان باشتر واقع بخوێنەوە بکەین کە زمانی کوردی لە کار و باکایی بازرگانی و بازارسازیە گرنگی هەبێت. خەڵک بۆ پڕکردنەوەی پێویستی بازرگانەکانی پێویستە زمان بەکاربێن یا بڵین زمان پاڵێ و بەکاربێن. ئەمە دوولایانی هەیە. پێویستێکم حکوومەت کار لەسەر بکات، ینی زمانی کوردی ناکرێت ئەوەندە پراوێز خراپێت کە ئێستا کەسێک بەزانین زمانی کوردیش کاری دەست ناکەوێت لە بازارە گرنگیەکی نییە. خواستی زۆرینە بە ئاراستێکی بەکارهێنان و خۆشەویستی و هەستی فێربوونی زمانی کوردی نییە. ئێمە زۆر کەم خەڵکمان هەیە لێریا کە ئێستا کورسی فێربوونی زمانی کوردی بکاتەوە. بۆ زانیاریتان سەدان با بڵێم دەیان ژمارەکە بۆ شوێ بەکاربێنم بە نمونە دەیان مامۆستای زانکۆ هەیە لە هەرێمی کوردستانە کارەکەن لە کەرتی حکومی و کەرتی تایبەت. ئەم مامۆستا بەڕێزانە هیچ پەیوەرێکی زمانیان بۆ نەخراوەتە ڕوو. ینی با بڵێم چی ئەم مامۆستا بەڕێزانە کە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن، چاوانەی کە عەرەبن و خەڵکی وڵاتە عەرەبیەکان و ناوچەکانی تری عێراقن و چاوانەشی کە لە وڵاتانی ترەوە هاتوون، هیچ پەیوەرێک نییە بۆیان کە زمانی کوردیان بخاتە بەردەم. یعنی مامۆستامان هەیە بۆ زانیاریتان لە زانکۆیە وانە ئەڵێتەوە وەرگێڕی بۆ دانراوە لەگەڵیە لەجاتی ئەوەی کە بەلایانی کەمەوە تەستێکی زمانی کوردی بکرێت وا لێ بکرێت کە فێری زمانی کوردی بێت هاتوون وەرگێڕێکی زمانی کوردیان بۆ داناوە. ئێستا و مامۆستا بەڕێزە بەخۆی وەرگێڕەکەی واناڵێت لە زانکۆیە. دووەم وا بکەین کە پێویستیە بازارەکە بخێنە پرۆسی پەروەردە خوێندنەوە. ینی بۆ نمونە ئێستا خەڵک بۆچی یەچێت بەرخۆی فێری زمانی ئینگلیزیەکە لەبەرەوەی کاری دەسەکەوێت، لەبەرەوەی کە سیڤیەکەی هاتووە پێویستە تۆ زمان بزانین. بەڵام ئێمە نەهاتوون گرنگی بەم باسە بدەین. بۆیە پێشنیارەکە ئێمە لەم ڕەهەندەوە ئەوەیە کە وا بکرێت بۆ نمونە
لە بەشەکانی ژمێریاری یاسا کارگەڕی بەڕێوەبردن زۆر بەشی تریش کە زانکۆیە هەمانە هەتاکو ئێستش پرۆگرامی خوێندن بە زمانی عەرەبیە یعنی محاسبێک یان با بڵێن ژمێریارێک بۆ ئەوەی کە بڕوات لە شوێنێکا کاری دەستکەوێت پێویستە کە زمانی عەرەبی بزانێت کە لە کاتێکا هیچ پێویستمان بەمە نیە ئێمە بکەی کاتێک کە پرۆگرامی خوێندنیان بەش لە زمانی عەرەبی بگۆڕێ بە زمانی کوردی بە هەمان شێوە مەحامیەک یان با بڵێن یاساناسێک یان با بڵێن مافپەروەرێک کە دەیەوێت کار بکات لە سێکتەری یاسایی و دادگاکانە پێویستە زمانی عەرەبی بزانێت من گرفتم لەگەڵەوە نییە خەڵک زمان بزانێت بۆ زاناییتان و دڵنیام هیچ بەڕێزەی گرفتی لەگەڵەوە نییە کە چەند کەسێ بتوانێت زیاد لە زمانێک بزانێت بەڵام کاتێ باسی هەژمونی زمانی عەرەبیەکەین دەبینین کە لە بەشی ژمێریاری لە بەشی یاسا لە بەشی کارگیاری لە بەشی بەڕێوەبردن ئێمە زمانەکە زمانی عەرەبیە و خەڵک هیچ پێویستی بەوە نیە کە زمانی کوردی بەکاربێنێت بزانێت یان بەکاری بێنێت بۆی کە کاری دەستکەوێت خاڵی سێم ڕەهەندی سێم بریتێلەوەی کە جارێکی تر زمانی کوردی بێتە خاڵێکی بەهێز لە دەستکردنی کار و پێگەی بازرگانیە بۆ نمونە هەتاکو ئێستش زۆری هەرکارەکان و کاماژەم پێکرد داوای زانی زمانی ئینگلیزی و عەرەبیەکێت کەواتە یەکەم ئەمەکو بازنەیەک وایە بازارسازی بۆ زمانەکە بهینە پێشەوە زمانساز بڵێن بازارسازی زمانەکە بخێن ناو پەروەردەوە جارێکتر سوود لە بڕوانامەکە وەرگرین بە زمانی کوردی ئەمە کۆمەڵێک ڕەهەندی جیاوازی هەیە کە وەکو ئەماژەم پێکرد ئێمە دوو ئاڵنگاری سەرەکیمان لە پێشە کاتێ باز لە پلاندانانی شکۆمەندی بۆ زمانەکەین یەکەمیان ئاڵنگاری بریتە لە پرۆسەی جیهانگەرایی و گلۆباڵیزیشن و ئەوەی کە پێی وترێت ماکدۆناڵیزیشن و ئەمریکانایزیشن کە ئێمە پیتزا و فینگەر و چی هاتە ماڵەکانمانەوە بەڵام نەک تەنها خۆیان زمانەکەشیان هێنا ئێمە ئێستا کە وڵاتێکی بەکارهێنەرین نەک بەرهەمهێنەر زۆرینەی ئەو شتومەکانی کە لە وڵاتەکانی دەرەوە دێتە هەرێمی کوردستانەوە بە هیچ شێوەیەک ئاماژەیەکی زمانی کوردیتان نیە بە هیچ شێوەیەک پۆینتێکیتیانی کە تۆ وا لێ بکە شانازی بە زمانی کوردی خۆتەوە بکەی و بڵێ وەڵا شکر بۆخوا مادام زمانی کوردی دەزانم کە توانم لە بەکارهێنانی ئەم ئامێرە ئەلکترۆنیە تێبگەم لە بەکارهێنانی ئەم ساردکەرەوەی تێبگەم لە بەکارهێنانی ئەم جلشۆرە تێبگەم ینی ئێمە وای لێ هاتووە لەبەرەوەی کە هیچ فلترێکمان نییە ئێمە فلترمان با بڵین گریمان فلترمان هەیە بۆ کوالڵەتی خواردن بەڵام فلترمان نییە بۆ ئەو نووسراوی کە لەسەر خواردنەکە هەیە ئەسڵەن ڕەنگە خەڵکێک بڵێ وەڵام ئەمە هیچ گرنگ نییە وڵاتمان شێواوە موچەمان نییە ئەمەکەی بابەتێکی گرنگە بەڵام من وەکو بەرپرسایەتێکی کادمی و زانستی پێم وایە هیچ کاڵایەک نابێت بهێنرێتە هەرێمی کوردستانەوە ئیلا بە زمانی کوردی لەسەری بنووسرێ بە زمانی کوردی ڕوونکردنەوە لەسەر بدرێ بە زمانی کوردی چۆنەتی بەکارهێنانەکەی هەبێت ئەمە وەکوتم ئاڵنگاریکە وەکو جیهانگەرایی کە دەیبینین ئێستا کاریگەری زۆری بەسەر بان بەجێهێشتووە کە کاریگەری ڕاستەوە خۆکەش دقیق وای کردووە کە زمانی ئینگلیزی هەژمونێکی زۆر گەورەی هەبێت لە ڕووی هێز و بازار و میدیا و سیاسەتەوە لەسەر هەرێمی کوردستان بەجێهێشتووە ئێستا من چەندە بڵێم وەکو پسپۆڕێکی زبواری زمان وەکو کەسێکە ئەوەندە ساڵ لە زمانی ئینگلیزیا خوێندومە چەندە بڵێم کە بەڕێزان پێویستە منداڵەکانمان زمانی کوردی بزانن پێویستە منداڵەکانمان بە زمانی کوردی بخوێنن دیسانڵێن نەخێر هەر هەژمونونەکە کاریگەریەکە هێزەکە بۆ زمانی ئینگلیزیە ئەمە کو ئەماژەم پێکرد پرسێکە کە من ناتوانم خۆمی لێ بزمەوە بەڵام دیسان لەم ئاڵنگاریەکە لە بەردەمانە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێم بە دیدگایەکی زانستیەوە بەداڕشتنی سیاست و پلاندانانی زمان ژنگەی هەرێمی کوردستان لە بەردەم ئەم شەپۆلەیە بسازێنێت بە هیچ شێوەیەک منوتم ناکرێت و ناتوانرێت هەرێمی کوردستان لەم شەپۆلە بپارێزرێت بەڵام ئەتوانین لەگەڵ یا بسازین دووەم باز بریتە لە کارلێکی کۆمەلگەی ئێمە لەگەڵ هەژمونی زمانی عەرەبی یەکەم بابەتی ئاینداری ئێمە موسڵمانین و زمانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بە زمانی عەرەبیە ناتوانین خۆمان لێ بێبەری بکەین لە زمانەکەمانە ئێستاش زۆرینەی وشە و ئەو با بڵێن گرەیانی کە بەکاری هێنین زمانی عەرەبین و بوونەتە بەشێک لە زمانەکەی ئێمە و کاریگەریکی زۆریان بەجێهێشتووە دواتر پرۆسەی تعریبی ڕژێم پێش و کاریگەری زۆر خراپی بەجێهێشتووە هەتاکو ئێستش ئێمە لە بەردەم ئەم پرۆسەیان سێم بابەت بریتە لە هەژمونی زمانی عەرەبی جارێکی ترەڵێمەوە لە وتارە ئاینیەکان لە دادگاکان و ئێستاش لە ڕووی ئەو تێکەڵاویە کۆمەڵایەتی کە لە کۆمەڵگەکانی هەرێمی کوردستانە لە نێوان یەکەم جار ئاوارە بوون دواتر بوونەتە بەشێک لە خاوەن ماڵی کەوەکو ئاماژەم پێکرد 126 دانیشتوانی هەولێر ئێستا هاوڵاتیانی عەرەب نشی با بڵێن ئەوە کەسان کە ئاخێوەری زمانی عەرەبین و عەرەبن و لە هەرێمی کوردستانە بوونتە خاوەنی مڵک و ماڵی خۆیان کە بەپێی دەستوری عراقی نتوانراوە مامەڵێکی تەندروستیان لەگەڵا بکرێت ئەمە کە ئێستا لە بەردەم بەڕێستانە بریتە لە سیاست و پلاندانانی زمان ئەم بەشێکی زۆر کەمە لە
پرۆژەکەی ئێمە و هەنگاونانی سەرەتاییە کە ئێمە بەم شێوە دەستمان پێ کردووە بۆی کە لای بەڕێستان ڕوون بێت کایە چیمان کردووە چۆنمان کردووە وەکو لە سەرەتای بەڵێن لە بەشی سەرەوە دەیبینن زمانی ستاندارد باسی سەرەکیە ئەلفبا لە پێشمانە ڕێنووس لە پێشمانە مافی زمان و دیالێک لە پێشمانە مامەڵەکرد لەگەڵ زمانی دووەما کە زمانی عەرەبیە دواتر مامەڵەکرد لەگەڵ زمانی بیانەیە کە ئینگلیزی و زمانەکانی ترن سیاسەتی زمان بەڕێزان ئێستا ئێمە لە قۆناغی یەکەمان قۆناغی کەم بریتە لە تێگەشتن لە پرۆژەکە دواتر ڕوونکردنەوەی پرۆژەکە وەکو ئاماژەم پێکرد لە 5 ساڵی ڕابردووە من و بەشێک لە هاوڕێیانم کە سوپاسیانەکەم ئێستا ئەوانیش جۆر لە جۆرەکان هەوڵدانێکیان بۆ دروست بووە لە چەند شوێنێک خەریکی سەرقاڵی پێشکەشکردنی سیمینار و سمپۆزیوم و بەدواداچوون لەسەر ئەم پرۆسەیە و من هیوادارم کە لە داهاتوە ئەم بتوان گروپێکی خەمخۆر بۆ سیاست و پلاندانانی زمان دروست بکەین و خۆشحاڵی ژەبین هەر بە ڕێزێک مامۆستایەتیمان بکات هەر بە ڕێزێک هاوکاریمان بکات هەر بە ڕێزێک هاوڕێتیمان بکات و بە دڵنیایی و پێویستمان بە هەوڵی زۆر باش هەیە و ئەمە شتێک نییە لەسەر ئاستی تاگەم بتوانین پێی هەستین یان بتوانین هەنگاوی بۆ هەڵگرین پێویستمان بە ڕوونکردنەوەی پرۆژەکەیە بەم شێوەی کە ئێستا لە خزمەتی بەڕێستانە ئێمە پێویستمان بەوەیە ئەمە وەکو ئاگاییەک بڵاو بکەین و بەناو خەڵکە دواتر کا لەسەر باشترین بژاردە بکەین ینی چۆن نەتەوەکات جیاوازەکانی تر چکە ڕاستی ینی با بڵێن پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی ئەو هەژمون جیاوازانەی کە بەسەریەوەن بەتایبەت لە بارودۆخی بازرگانی و بازارسازی و بازاڕی نەوچە پێگەیەکی زۆر جیاوازە و بەڕاستی ئەبێ بە نەرمونیانی مامەڵ لەگەڵا بکرێت و ئەگەروانێکی ناتوانین بگەین بە ئەنجامێکی باش دواترە بێت جارێکی تر ڕێخستنەوە بۆ پۆلێنکاری زمانی کوردی بکەین ینی بۆ نمونە لە ساڵی 50کانەوە کاتێکە زمانی کوردی دابەشکراوە بەسەر 4 دیالێکی جیاوازە کورمانجی و بڵێن کوردی ناوەڕاست و گۆران و بەم شێوە جارێکی ترم پێویستمان بەم ڕێخستنەوەی هەیە چکە بەڕاستی دۆخەکە زۆر گۆڕاوە و ئێستاش هەندێک لەو دیالێکتانە فراوانتر بوون و چونتە قۆناغی جیاوازترەوە کە بەڕاستی پێویستمان بەوەی جارێکی تر ئەم پۆلێنکاریە داڕێژینەوە کە مامۆستای زۆر بەڕێز کاریانە سەر کردووە لە کۆتاییە دەتوانم بڵێم دکتۆر جعفەر شێخ الئیسلامی لە چەند ساڵ ڕابردووە جارێکی تر پۆلێنکارێکی ڕێخستۆتە کوردێتی بە 5 زاراوی جیاواز 5,000 جیاواز بەڵام دیسان پێویستمان بەوەی کە پۆلێنکارێکی ڕسمیمان هەبێت و حکوومەتی هەرێم بەڕاسمی بیناسێنێت ئەنجامدانی سیمینار و دیدار و چاوپێکەوتن و نووسین و وتار و هەتا توێژینەوە لەم بوارەیە کاری جددیەوە ڕاستی کاری لەسەرەکەی پێویستمان بەوەی کە کۆبوونەوەی دەستمان پێکردووە کۆبوونەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە بکەین سەرەکی ترین لایەن کە بەرپرسیارن بەرامبەر بە داڕشتنی سیاست زمان برێتی لە حیزبە سیاسەکان من لەگەڵتم ڕەنگە لای بەڕێزت و کەسێکی کادیم پێ دوابێت کە حیزبە سیاسەکان ئاگاییان زۆر نییە نازانستین لە مامەڵەکە لەگەڵ پرۆسەکە بەڵام بیرمان نەچێ ینی هێزی جوڵاندنی شەقام هێزی جوڵاندنی میدیا هێز جوڵاندنی پەرلەمان هێز جوڵاندنی حکوومەت بەرامبەر بە داڕشتنی سیاسەتی زمان حیزبە سیاسەکانن بۆیە ناتوانین بە هیچ شێوەیەک پراوێزیان بخین و بەڕاستی پێویستمان بەوەیە کە تێگەشتنێکی باش لەسەرکردە و بەرپرسانی باڵا لە پەرلەمانتارانی حیزبە سیاسەکان لە میدیای حیزبە سیاسەکان و لە ڕێکخراوە پیشەکانی حیزبە سیاسەکان وەرگرین تاوەی بتوانین باشتر هەنگاوی بۆ بنین کاتێک کە توانیمان تا ڕادەیەک لەوانەوە پشتیوانیەک جۆر لە جۆرەکان با بڵێن نەرمونیانیەکیان لێو بین نتوانێت بە دڵنیاییەوە لە پەرلەمانە لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانە لە حکوومەتە لەگەڵ نوێنەرەکانی ئەوان لە سێکتەرەکانی ترابی خێنەکارەوە دواتر لە پەرلەمانە پێویستمان بەوەی جارێکی تر پرۆژە یاسایەک بۆ سیاست و پلاندانانی زمان بینە پێشەوە عرضم کردن یاسای زمانمان هەیە لە ساڵی 2014 پەسەندکراوە 27 مادەیە یاسایەکی زۆر باشە من بە دڵنیاییەوە دەستخۆشی لە بەرزانەکەم کاریانە سەر کرد بەڵام جارێک تر پێویستمان بەوەیە کە پرۆژە یاسای سیاست و پلاندانانی زمانمان بۆ هەرێمی کوردستان هەبێت لە پەرلەمانی کوردستانە کۆبوونەوەی پەرلەمانی سەر بکرێت لەلایەن لە جیاوازەکانەوە پەسەندکردنی یاساکە بڵاوکردنەوەی یاساکە بۆی ببێتە یاسایەکی سەرەکی بە ناوی سیاست و پلاندانانی زمان لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم بەرپرسیایەتیایە من دەستخۆشی لە وەزیرە بەڕێزانەکەم کە هاتوونتە پێشەوە بەڕێز وەزیری پەروەردە خۆی بەشداری هەبوو لە دیدارەکەیە و دواتە پرۆژەکەی بەوردی خوێندوێتەوە ئێمە پێشنیارەکانمان خستە ڕوو کە ئێستا ئارستانەکەم کە بەشێک لەو پێشنیاران پەیوەندی بۆ وەزارەتەکەی ئەوە بوو تەمەناکەم لە داهاتوویەکی زۆر نزیکا کاری لەسەر بکات چکە بەڵێنی بە ئێمەدا وتی بە خێرایی کا لەسەر ئەم پرۆژەیەکەم بەڕێز وەزیری ڕۆشنبی کە خۆی هاتوۆتە سەر خەت لە ناو گروپی ئەنجومەنی وەزارەتە پرۆژەکەی ئێمەی داناوە و گفتوگۆی لەسەر دروست بووەوە بەڕێزان بەدواچوونی بۆەکەن و نردومانە بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا بە هەمان شێوە ئێمە بەدڵنیایی و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جەبەجەکارێکی سەرسەختی ئەم پرۆژە یاسایە بێت
و بە پشتیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان دەستە جیاوازەکان بەڕێوەبرایەتەکان ئێمە ئەتوانین پرۆژێ برینە قۆناغێکی زۆر باشەوە. سەرپەرشتی جێبەجێکردنی یاساکە ئەرکی سەرشانی ئەوانە، ڕاستپاردنی وەزارەت و دەستەکان و ڕێنماییکردنیان بە دڵنیاییەوە پێویستە حکوومەت پێهێستێت و بە دوواداچوونی جێبەجێکردنی پرۆژەکە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوان دەتوانن ئەو کارە بکەن. لەسەر ئاستی پەروەردە لەسەر ئاستی هەردوو وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ئەم پێویستمان بەوەیە کە لیژنەی باڵای بۆ دروست بکرێت، پێداچوونەوە بە زمانی نووسراوی پرۆگرامەکانی خوێندن بکرێت، بە دڵنیایی و پێویستمان بەجێکردنەوەی پرسی زمان هەیە لە هەموو ڕێنمایی و بڕیارە یاسایەکاندا، بە دوواداچوونی جێبەجێکردن لەسەر ئاستی بەڕێوەبرایەتەکان ئەرکی سەرشانی وەزارەتە بەڕێزەکانی پەروەردەیە و بەڕاستی پێویستمان بەوەیە کە دیدگای خەڵک، ڕوانینی خەڵک، تێڕوانینی خەڵک و دایک و باوکە بەڕێزەکان، منداڵەکان، قوتابیانی قوتابخانەکان بەڵێن لەسەر ئاستی جیاوازی بنەڕاتی و زانکۆ بەرامبەر بە زمان بگۆڕین. بەڕێزان، ئێمە من لە تێزەکەمە 800 قوتابی پۆلی 12 ئامادەیم وەرگرتووە و لە کوێستنەرێکە بەڵێن لە فۆرمێکی ڕاپرسیە ڕاموەرگرتوون دەربارەی پێشوازیان بۆ زمانی ئینگلیزی. پێشوازیەکە زۆرە، بەشێکی زۆریشان بەڕاستی نازانن بۆچی پێشوازی لێەکەن. لەگەڵ ئەوە شاکە وەکو حەزێکە پێیان وایە کە ئەگەر زمانی ئینگلیزی بزان پێشکەوتووە بن، پێیان وایە ئەگەر زمانی ئینگلیزی بزان با بڵێن ئەوەی کە دەوترێت لەسەر ئاستی تاک دەوڵەمەندە بن، بۆ داهاتووی خۆیان ئەتوانن هەنگاوی باشتر هەڵگرن. ئەمانە هۆکار گەلێکن کە ئەوان پێیان وایە، بەڵام بۆ گوتم هێشتاش با بڵێن تێڕوانەکەی ئەوان تێڕوانینێکە لە نەبوونی هوشیاریەوەیە. پێویستمان بەوەی کە ڕاگەاندن بێت سەرخەت لەگەڵمانە، گۆڕینی زمانی ڕاگەاندن زۆر پێویستە. ئێمە کادیمای کوردیمان هەیە، کاری باشی کردووە، بەڵام هەتاکو ئێستاش لە سلەیمانی بەتایبەت زمانی نووسینی میدیای ئێمە، زمانی نووسینی ڕاگەاندنی ئێمە زمانێکە کە پابەندی هیچ ڕێنووسێک نییە و بەدڵنیاییەوە ئەمە بەرپرسیاتێکی زۆر مەترسیدارە خاتە سەرشانی هەموو لایەکمان پێویستە بە جددی کار لەسەر بکەین. بۆ نمونە لە نووسین دواوە، لە نووسین دوایە، لە نووسینی جیاوازە کە پێویستمان بۆی کار لەسەر بکەین. گۆڕی ناوی بەرنامەی تەلەڤیزیۆنەکانی، بۆ نمونە تەلەڤیزیۆنی وا هەیە لە هەرێمی کوردستان کاتێک کە سەیری ئەەکەیت زۆرینەی ناوی بەرنامەکانی زمانی ئینگلیزی بەکارێنێ، زمانی عەرەبی بەکارێنێ، بەبێ گەڕانەوە بۆی کە بەڕاستی ئەمە کاریگەریەکی ناڕاستەوە خۆی لەسەر هزری تاکی کۆمەڵگەی ئێمە هەیە. بەکارهێنانی ڕێنووس و ئەلفبای بڕیار لێدراو کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ڕۆشنبیری بڕیاری لێ بدات و بیخاتە لای با بڵێن جێبەجێکردنەوە. لە دراما و بەرنامە و پەیامی بازرگانەکانە زۆر گرنگ ئاگامان لەوە بێت کە پێویستە زمانی کوردی شکۆی بۆ بگەڕێتەوە. یعنی خەڵک ئێستا پەیامە بازرگانیەکان کاتێم دەڵێم پەیامی بازرگانی لای بەڕێزت هێشتا هەر ڕێکلامە، ینی ڕێکلامەکان لە تەلەڤیزیۆنەکانە بە شێوەیەکی گشتی زۆر خراپ بەڕێواچن. مەبەستم زیاتر لە ڕووی گرنگیدان بە زمانەوە. ئێمە وای کردووە کە بۆشایی زۆر گەورە بەجێ ماوە لەمڕۆوە. لە ڕووی بازاڕی کارە پێویستمان بە گۆڕین تابلۆی دوکان و فرۆشگاکان هەیە. بڕۆ لە بازاڕ وەکو ئاماژەم پێکرد زۆرینەی نووسراوی سەر تابلۆی دوکان و فرۆشگاکان کە بەڕاستی ڕەنگە ئێستا بەڕێزانێک بڵێن وڵا بەکارهێنانی وشەی دوکان وشەی فرۆشگا ئەم وشانە بەسەر چوون. خەڵک ئێستا مارکێت و مۆڵ و مێگامۆڵ و هایپەرمارکێت و تیمارت و نەدام چی و بەکارێنێ، ئەم وشانە گۆڕاون. من لەگەڵتم، بەڵام ئێمە پێویستمان بۆیە کە ئاگامان لە زمانەکەمان بێت. دوکان، فرۆشگا ئەمانە زۆر گرنگە کە ئێمە تابلۆکانیان بپارێزین و من هیچ گرفتێکم لەگەڵ زمانی ئینگلیزی زمانی عەرەبی نییە، بەڵام پێویستە ئەمە بکێتە مەرج کە بە زمانی کوردستریان بنووسرێ. ئاساییە بە خەتی بچوو گیان با بڵێن دووەم و سێم بە زمانەکانی بنووسرێت. نووسینی کوردی لەسەر هەموو بەرهەمە هاوردەکان بکرێت. وەکو ئاماژەم پێکرد پێشتریش پێویستە هەموو بەرهەمانی کە دێن ناو هەرێمی کوردستانەوە بە زمانی کوردستان بنووسرێت. پارێزگایی لە زمانی کوردی بکەین لە بازاڕە. ینی بەڕێزان، ئێمە هەلی کار لە بازاڕە زۆر بە سەختی دەستی خەڵک دەکەوێت کە ئەمەش گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە کە دەبەرەوەی کە زمان نازانێت. ئەو کۆمەڵە پێشنیارێک کە مەخستمانە ڕوو و ئێستش لێرە هەر بە کورتی هەرسانەکەم یەکەمیان میکانیزمێک دابنێت کە منداڵ تا قۆناغی سەرتایی تاو نەکات، ناچار نەکرێت بە زمانی بیانی بخوێنێت، چونکە زمانی دایک وەکو شیری دایک بۆ منداڵ پێویستە. ئێمە بەڕاستی ئەمە وەک پێوتم پێشترا ماژەم پێکرد پێویستمان بە هوشیاریە کە خێزانە بەڕێزەکان دایک بابار بەڕێزەکان کار لەسەر بکەن. دووەم وەزارەتی پەروەردە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدات بۆ منداڵان. لە نێوان قۆناغی شەشەم و حەوتەم بنەڕەتی هەڵسەنگاندنی توانستی زمانی کوردی دابنێت بۆ هەموو قوتابیەک بەوان شەو کە لە قوتابخانە نێودەوڵەتیەکانن. ئەو عەرزم کردی 600 قوتابخانە لە هەرێمی کوردستانە هەیە کە هیچ
تێستێک هیچ هەڵسەنگاندنێک بۆ زمانی کوردی نییە. وەزیری بەڕێز بڕیایدا کە ئەم خاڵی دووەمە بە زووی کاری لەسەر بکات و بخاتە بواری جێبەجێکردنەوە. هەڵ کاڵای کە دێتە هەرێمی کوردستانەوە ئاماژەم پێکرد. کۆمپانیەکانی فڕۆکەوانی فڕۆکخانەکان پێویستە ناچار بکەن بە کوردی ڕێنمایی سەلامەتی ناو فڕۆکە پێشکەش بکەن بۆی کە گەشتیاران هەستێکی شکۆمەندی و شانازیکردنی و بە کەسایەتی زمانی کوردی وڵات دروست بێتەوە. خاڵی پێنجەم تابلۆکان کە پێشتر ئاماژەم پێکرد. شەشەم پێویستە کە بەلایانی کەمەوە کۆمپانیایەک ساڵانە پشتیوانی بکرێت، پشتیوانی بکات بۆ پرۆسەیەکی شانازی و شکۆمەندی زمانی کوردی. ئایا دەرکردنی فیلمێکی کوردی بێت، چاپکردنی ژمارەیە کتێب بێت، چالاکێکی فەرهەنگی سپۆنسەر بکات، هەرێکی لەو شتانەکە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی ئەمە بخاتە سەرشانی کۆمپانیەکان کە لە کوردستانە خەریکی وەبەرهێنانن. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە وانەی کوردۆلۆژی کوردناسی لە قۆناغێکەمی زانکۆ و پەیمانگەکانە لابدات، چکە بەڕاستی وەکو ئەزمموی هەر هەمومان هەمانە ئەو قوتابیانش کە لە ئاستی زۆر زیرەکی زانکۆیان لەم وانەیە خراپن، چکە وانەیەکی پراوێزکراوە گرنگی پێ ناتەن، ینی قوتابیمان هەبووە لە هەموو وانەکانی تریا نمرەی نایابی بەرزهێنا، بەڵام لە وانەی کوردۆلۆژیا یان کەوتۆ یان بە زۆر خراپی دەرچووە. بۆ پێویستمان بەوەی کە سنتەری زمانی زانکۆکان بۆ هەموو دەرچوویەکی زانکۆ پەیمانگا تاقیکردنەوەی نیشتیمانی توانستی زمانی کوردی دابنێت کە هەموو دەرچوویەکی زانکۆ پەیمانگا پێشەوەی کە دەرچێت پێویستە بڕوانامەی ینی پێشەوەی کە بڕوانامەی پێ بدرێت پێویستە تاقیکردنەوەی نیشتیمانی توانستی زمانی کوردی دابنێت و بەشداری ئەو تاقیکردنەوەی بکات بتوان لەو هەڵسەنگانە دەربچێت جا بڕوانامەکەی پێ بدرێت. وەکو چۆن ئێستا هەمانە تاقیکردنەوەی توانستی زمانی ئینگلیزیمان هەیە بۆ پێشکەشکارانی ماستەر و دکتۆرا. وەزارەتی پەروەردە لە زنجیرە کۆنفرانسێکی تایبەتە هەموو مامۆستانی بەڕێزی زمانی کوردی لە قوتابخانەکانی کوردستان کۆ بکاتەوە، ساڵانە سراستی بەڕێوەتەکان پێشبڕکەی زانستیان بۆ ساز بکات، توێژنەوەی بڵاوکراوەیان پێ بکات و بەڕاستی وایان لێ بکات کە شانازی بکەن بە پیشەکەی خۆیانەوە، چکە ئێستا ڕۆژە مامۆستایەکی بەڕێز لەوێ بوو لە سیمینارەکان وتی کە من لە قوتابخانەکەما ڕوم نییە بڵێم دەرچووی بەشی کوردی مامۆستای زمانی کوردیم، چکە وەکو مامۆستایەکی با بڵین لە ڕووی کەسایەتیەوە خۆی ئەوە دەزانی. وانەی کوردی بتوانانی سەرەکی لە قوتابخانەکانە هەڵسەنگانی وردی بۆ بکرێت بە مەبەستی پێشخستنی و بەڕاستی حەزی قوتابی بۆ هەژمارکردن یان نەکردنی بۆ لە وانەی کورد لە پۆلی 12 بە هەموو شێوەیەک لا بدرێت، چکە ئێستا وانەی کوردی لە پۆلی 12 بۆ توانەیەکی ئۆپشناڵ. دواتر لەسەر شێوەزارەکان کار بکرێت و مافیان بۆ بگەڕێنرێتەوە، چکە بەڕێزان ئێمە با من یەک نمونەتان عەرزکەم لە نێوان دوو کەسا کاتێک کە پێداچوونەوە بۆ کتێبێک دەکەن لە خانەکانی وەرگێڕان یا خانەکانی چاپ بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری، ئەگەر کەسێکیان شارەزایی لە دیارەتە جیاوازەکانی زمانی کوردی هەبێت بە دڵنیاییەوە سەرکەوتوانەتر دەتوانێت کە پێداچوونەوە بۆ کتێبەکە بکات، بەڵام کەسێک تەنها شارەزایی لە زمانی کوردی ناوەڕاستە هەبێت بە دڵنیاییەوە ناچارە بێت کە بەنابۆ بۆ وشەبیانەکان و بۆ ڕەوین بکات و وشەکەەوە خۆی دابنێتەوە. بۆیە زۆر گرنگە کە وەزارەتی ڕۆشنبیری کا لەسەر کوواڵیتی خانەکانی وەرگێڕان و دەستگاکانی چاپ بکات و کاریان ینی بۆ ئاراستای کار بکات کە بتوانێت شکۆمەندی بۆ زمانی کوردی بگەڕێتەوە. وەزارەتی پەروەردە مافی خوێندن بە زمان و شێوەزارەکانی دایکی بۆ منداڵانی هەرێمی کوردستان بڕەخسێنێت. ئەمە جگەلەوەی کە مافێکی یاساییە، مافێکی دەستوریە و بە دڵنیاییەوە وا ئەکات کە ئاخێورانی زمان شانازی بە زمانەکەی خۆیانەوە بکەن. ڕاگەاندنی خۆمان ئاراستە بکەین بە ئاراستەی بەکارهێنانی زمانی کورد لە نووسین و گفتوگۆ و ناوی پرۆگرامەکان و فیلمە وەرگێڕاوەکان و پەیامە بازرگانەکان و تەواوی بابەتە بەخشراوەکان وا بکەین کە خەڵک بە شانازی و دانیشێت سەیری زمانی کوردی بکات و ڕنگدانەوەی هەبێت لە ژیانی کۆمەڵایەتی ئەمەیە. دادگاکانە هیچ گرێبەست بڕیار داخوازی و هیچ شتێک بە زمانەکانی تر ڕێگەی پێ نەدرێت جگە لە زمانی کوردی. پرۆگرامی خوێندن و ئاماژەم پێکرد لە بەشەکانی یاسا، لە بەشەکانی ژمێریاری، لە بەشەکانی کاریگەڕی و بەڕێوەبردن بکرێت بە کوردی. جگە لەوانانەی کە زمانی فەرمیان بیانە قوتابی مافیەوەی هەبێت لە قۆناغ جیاوازەکانی خوێندنا بە زمانی کوردی وەڵام بداتەوە، ئەمەش دەبێتە پاڵنەرێکی بەهێز بۆ ئەوەی کە قوتابیانی ئێمە گرنگی بە زمانەکەیان بدەن. لە بواری پزیشکی و تەندروستیە زۆر گرنگە کە ینی نووسین ڕێنمای پزیشکی و تەندروستیەکان و ڕەچەتە پزیشکیەکان بە زمانی کوردی بێت، ینی زۆر ئاسایی کەس ناڵێت با ناوی دەرمانەکان بە زمانی کوردی بێت، بەڵام زۆر ئاساییە شێوازی نووسینی بەکارهێنانی دەرمانەکان بە زمانی کوردی بێت بۆی کە ئەم بەڕێزە کە سەردانی پزیشکێک دەکات بزانێت کە زمانەکەی گرنگی هەبوو بتوانێت ئەو بکات. ئەمەی کە ئارزم کردن بابەتە سەرەکیەکە بوو کە ئێمە کاری لەسەر ئەکەین لە ئێستاە و بەڕاستی دەمانەوێت بۆ داهاتوش بەو ئاراستەیە هەنگاو بنین. زۆر سپاس بۆ کاتی بەڕێستان، داوای لێبوردنەکەم لەوەی کە یەک دوو جار
خەتەکەمان بڕا دووبارە سوپاسێکی فراوانم بۆ کاکتور هیمداد بۆ هاوڕێیانی بەڕێزم لە مێگامایند پلس ئەکادمی بۆ ڕێخستنی ئەم سمینارە ئێستاش ئەتوانین کە پێکەوە گفتوگۆ لەسەر ڕاو پرسیار و پێشنیارە بەڕێزەکانی ئێواکی من سوپاسی هەموو لای دەکەم جارێکی تر بۆ بە دڵنیاییەوە پشتیوانی بەڕێستان ڕادەربڕینی ئێوە پێشنیارە جیاوازەکانتان هاوکارێکی زۆر باشی ئێمە بێت لە سەرخستنیان پرۆژەیە دووبارە سوپاس بۆ کاتی بەڕێستان دەست خۆش زۆر سپاس کاک دکتۆر مۆمین زەڵمی بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە زۆر گرنگ و دەوڵەمەندە وەکو لە سەرەتا و لە پێشەچیش گوتمان بەڕاستی خەمی زمان دەبێت خەمی هەمووان بێ دەبێت هەمومان بە گرنگی و بایەخەوە لێی بڕوانین و کاری بۆ بکەین و دەستبار لەگەڵ یەکتر بگرین بۆ خزمەتکردنی ئەو خاڵانەی کاک دکتۆر مۆمین باسی کرد خاڵی زۆر پراکتیکین خاڵی زۆر کردارین کە دەتکرێت جێبەجێ بکرێت هەرچەندە دانانی سیاسەتی زمان ڕەنگە کاتی پێویست بێ بە تایبەتی ئەگەر دۆخێکی شڵەژاو هەبێ ئەگەر ناجێگیریەک هەبوو بێ پێویستی بەڕێخستەوە بێ بەڵام زۆر گرنگە دەست پێ بکرێت دەبێت دەست پێکردنەکەش بە پێی پلان و بە پێی بەرنامەی دیاریکرا و دوای ڕاوێژکردن لەگەڵ کەسانی پسپۆر بێ دەرگای گفتوگۆ دەکەینەوە دوای ئەوەی ئەگەر بەڕێزان ویستیان قسە بکەن دەتوانن دەستیان بەرزکەنەوە ئەوانەی پرسیاریان هەیە دەکرێت لە چات بۆکسەکە هەندێکیان کۆمنتیان نووسیوە هەندێکیان دەستیان بەرز کردێتەوە کاک دکتۆر مۆمین دوو سێ پرسیار بەیەکەوە وەردەگرین جەنابەت ئەگەر بتوانانی لای خۆت بیان نووسی تاکو وەڵامیان بدەیێتەوە زۆر باشە من جگە لە دەستخۆشی بۆ بابەتەکەی دکتۆر مۆمین دەستخۆشی بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ئەکادمیای کوردیش تا ڕادەیەک کاریان کردووە بەڵام لە ئاستی پێشبیری و چاوەڕوانیەکانی خەڵک دانین دەکرا کاری زۆر باشتر و زۆر پوختتر بکرێ بەو ماوە و بەو ئەزمونەی کە لە دەست پسپۆران و لێزانانی کورد هەیە بەڵام ڕەنگە کێشەکە لە ناتەبایی یان ناکۆچی نێوان پسپۆر و کەسانی بە ئەزمونیش هەبێ لەم بوارە ڕەنگە ئەو نەهامەتیەی کە بەرۆکی نەتەوەی کورتی کردووە کە هەمووجار پێی دەڵێن خۆخۆری کە ئەوەیە زۆر گرنگی بە بۆچوونەکانی یەکتر نادەین بەڵام ئەگەر یەکێک لە دوورەوە بێ قسەیەکی ئاست نزمتریش لەوانەی خۆمان بکە ئەومان پێ باڵاتر و پێ گەورەترە بەداخەوە ڕەنگە لێرەشەوە ڕەنجیدا بێتەوە وەکو گوتمان هەنگاوەکان کرددارین دەکرێت هەریەکە لە ڕاستە خۆمان جێبەجێ پێ سەرەتا چاوەڕێی حکوومەت و چاوەڕێی پەرلەمان و چاوەڕێی وەزارەتیش نەکەین بۆ ئەوەی دایک و باوکان خۆیان بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو خۆیان درک بە گرنگی زمان بکەن بەڕاستی ئەرچی ئێمەیە ئەرچی پەروەردەکارانە کە هەریەک لەو کونجەی کە تێیدا بەرپرسە هەریەک لەو شوێنەی کە دەسەڵاتی دەڕوا ئەو پەیامە ئەرێنیانە و ئەو شکۆمەندیەی زمان بپارێزێ و بیگەێنێ من دەزانم کاری باش کراوە وەکو دکتۆر مۆمنێش گوتی لە پەرلەمانی کوردستانیش یاسای زمانە فەرمیەکان هەیە یاسای زمانی کوردی هەیە کە زۆر بەڕێزان دکتۆر تاق جانباز کاری لەسەر کردووە من دەزانم کاک دکتۆر نەریمان خۆشناو کاری لەسەر کردووە دەزانم نامەی ماستەر و نامەی دکتۆرە لە ناو زانکۆکان هەن کاک دکتۆر عەلی جوکل لەسەری نووسیوە ینی مەجموعەیەکی تر لەسەر زمانی ستاندەرد شتیان کردووە بەڵام لەبیرمان نەچێت کەسایەتێکی زۆر گرنگی شکاری لەسەر کردووە زۆر خۆی دەرناخات لە ڕاگەیاندنەکان کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد فەرهادیە کە لە ئەمریکایە لە زانکۆی نیویۆرک بەڵام ئێستا خۆشبەختانە لە کوردستانە ماوەیەکی زۆرە ئەویش بیرۆکەی زۆر جوان و زۆر عملی هەیە من دەزانم داوێتە دەست لایەنی پەیوەنددار ئەوانش بە ئەهەمیەتەوە لیان وەرگتووە و کە هەندێک کردداری عملیشی ناوە بۆ ئەو کارە دڵنیاشم خەڵکانی تر هەن ببورن ئەگەر هەندێک ناولایەتمان چوو بێت تەنها ئەوانەی کە ئێمە ڕەنگە بە خەیاڵمان داهاتبێت لەو ساتەدا زۆر باشە بە ئەگەر دەرگای پرسیارەکان بکەینەوە سێ پرسیاری یەکەم بەوانەی دەستیان بەرز کردوێتەوە بەڵام تکایە هاوکاری هاوڕێیەکان و ئامادەبوان بکەن ئەگەر چەندی کورت بێ پێمان باشترە پرسیار بێ باشترە ئەگەر سەرنجیشە
تکایە یەکسەر بڕۆنە ناو مۆزوعەکە. کاوە تاهر لە لای من دەستی بەرز کردوێتەوە یەکەم کەس، دوای ئەوە سەبریە ڕەحمان، دوای ئەوە ئاگرین هادی. مامۆستا کاوە تاهر فەرموو مایکەکەت بکەوە پرسیارەکەت بکە ئەگەر هەیە. دەست خۆش، ئێوارەتان باش. باشتر. زۆر سوپاسان دەکەم بۆ ئەم کۆبوونەوەی و لەگەڵ ئەو بابەتە گرنگە. من کاوە تاهر لە زانکۆی دهۆکەوە لەگەڵتانم. وەڵا زوو نەگەیشتمە بابەتەکان بەداخەوە، ینی زوو ئاگادار نەبووم. ئەو شتانەی ڕۆژاندی بەڕاستی جێگەی سرنج بوون و زۆر دەمێکە خەمی لێ دەخۆین بەڕاستی، چکو جێگەی داخە کە دەبینین زمانی کوردی لە ناو کورد بەخۆی بەو شێوەیە کە ئێستا لەبەر چامانە بەڕاستی. خاڵەکان هەمووی زۆر زۆر باش بوون. ئەوەی من دەمەوێت زۆر گرنگی پێ بدەم، کۆمپانیاکان کە دێنە کوردستان بە هەموو بوارەکان مەرجی یەکەمیان بۆچی ناکەنەوەی کە زمان یاڵنگ لەسەریان فەرز کرێت کە زمانی کوردی زمانی کارە لە کوردستان نەک زمانی بیانی. لە کۆمپانیەکانش گچکەتر ئێستا دەبینی زۆربەی هەلی کارەکان لە کوردستان ڕاستە زمانی عەرەبی زمانی فەرمیە، بەڵام دەبینی لە دەچیە دکتۆرەکان هەر بە عەرەبی قسە دەکا، دەچێ نازانم چێ بە زمانی خۆی قسە دەکا، کابرا فارسی هاتیە لە مستەشفەکان بە فارسی قسە دەکا. نازانم حکومەت بۆ ئەوەندە بێ خەم و بێئاگایە لەو شتانە. ئێستا بڕۆ وڵاتێکی لە تەریشمانە، بڕۆ تورکیا، تا زمانی تورکی نەزانی هەڵی کارت پێ نادەن. بڕۆ وڵاتێکی وەکو فەڕەنسا، تا زمانی وان نەزانی نە هەڵی کارت پێدە نەدەتوانن بخوێنن. من یەکێک لەو قوتابیانەمە کە لە بەریتانیا تەواو کردو، هەرچەندە خەریکی زمانی کوردیمە، تاکو زمان ئاستی 6.5 ئایلسمان بەدەست نەهێنا نیان هێشتا ماستەر تەواو بخوێنین. بۆ هەموو وڵاتی دنیاش وایە. خەڵک خۆی حکوومەت خۆی دەبی گرنگی بە زمانەکە بدەن، نەک خەڵکێک بێتن تازە خۆی فێریکە. ئەوەی دەبینی لە کوردستان بەڕاستی جێگەی داخە. دەمەوێت یەک دوو نمونەی زۆر زەقیش بەرچاو بکەم. مامۆستا هەیە لەگەڵ من قەناعەت کە ئێستا مامۆستای کوردیە، بەڵام منداڵەکانی لە قوتابخانەی ئینگلیزی دەخوێنن. یەک دوو لێکۆڵینەوەشم کردیە، بە دووەدا چونمان کردیە پرسیار و ئەوەشمان وەرگرتیە، یەک دوو لێکۆڵینەوەمان کرد. قەناعەت کە 73 خەڵکەکە لەگەڵ ئەوەیە کە مناڵەکانیان فێری زمانی دووەم بن کە زمانی ئینگلیزیە. یعنی ئێستا بوویتە زمانێکی زۆر دەتوانین زمانی دووەم بەکاربینین. نامەوێت زیاتر بچمە ناو بابەتەکە بۆ ئەوەی دەرفەت بدەما ئەوانی تر. ئەو خاڵی لەسەر ڕاوسێن کاک دکتۆر گیان زۆر زۆر مهمە. حکومات هەموو کۆمپانیەکان هەموو هەڵە دەستی کار کە دێتە ناو هەرێمی کوردستان با ئەمەش بڕک ها ئەوە بین زۆر خەم لە زمانی خۆمان با بڵێن ئەوە نەتەوە پەرستن قەیناکە با نەتەوە پەرستەکەمان لەسەربی بەس بە زمانەکەمان بڕک پێشکەویتن. دەست خۆشتان لێ دەکەم. زۆر سپاس مامۆستا کاوە لە دۆک لەگەڵمان بوو. سەبریە ڕەحمان، مامۆستا سەبریە. بەڵێ فەرموو. سەوتم هەیە؟ بەڵێ بەڵێ. دەستەکانتان خۆش بێ. بەڕاستی دوو هەفتەیە زۆر بابەتێکی بەپێز دەورژن ئەویشکە زمانە. کاک دکتۆر لە سڵایدی چی بکەین بابەتی ئاخیری لەسەر ئەوەی بوو کە مامۆستایان لە ناوەندەکانی خوێندندا تاقیکردنەوە بکرێن. من لە کاک دکتۆر دەپرسم، ئایا کێشەکە لەسەر مامۆستایانە کە تاقیکردنەوە بکرێن، یان کێشەکە لەوە دەست پێ دەکا کە ساڵانە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە کۆمەڵێ بڕیار بە پرسی مامۆستا دەردەکا، چونکە هیچ تاکێکە هیچ کەسێ ئەو کەشارەی بڕوانامەی بەرجیان هەیە مەبەست دکتۆر و پرۆفیسۆرەکان هیچیان هێندەی مامۆستایەکی سەرەتایی و بنەڕەتی هەست بەو مەعاناتی و لە ناوچوونەی زمانی دایک ناکەن وەکو مامۆستای بنەڕەتی. چونکە کاتێک ئەوان کە تەلەبیان دەچێتە بەردەمی ئیدی تێدەگەن ئەو زمانە بۆ وای لێ هات، ئەو زمانە لە ئەنجامی چی وای لێ هات، لە ئەنجامی کۆمەڵی بڕیار وای لێ هات کە پرس مامۆستای بنەڕەتی نەکرا. من ئێستا تەلەبەی پۆلی حوتم هەیە، خوا شاهیدە ئەلفبەی پێ دەڵێمەوە، یعنی دەبێت تاوانی من چ بێ لە شتێکدا گەر مەسەلەن پرس بە مامۆستا نەکرێت. بەڕاستی کادی پەرلەمان دێل مناقەشەم بۆ لەسەر بەروار دەکا کە بیکەم بەڕێکەوت. ئێستا کاتی ئەوە نەهاتووە، کاتی ئەوە هاتووە بە ئەو زمانە نێڵین چیکە لە کەدار ببێت، با نێڵین ئەو زمانە بەرەو هەڵدێر بڕوە. باشە هەموو کەسێک دەتوانێت لە کوردستاندا لە دەروی کوردستان کە دایک و باوکی لەوەیە بە کوردی بەئاخری، بەڵام ئاخر نازانێت بنووسێ. ئێستا کوردانی تاراوگە خۆشبەختانە تەکلیفیان لە هەندێکان کردووە کە فێری ئەلفبەیان بکەین، وەی بەسەرچاو فێریان دەکەین مادام ئەوەندە لە خەمی. بەڵام ئایا من لە ناوخۆی کوردستاندا کە دەست بەسترا و کراوم
دەکەم کۆمەڵی بڕیارم بۆ دەکراوە کە لە بە دەڕوابێ بپرسی مامۆستا بەڵێ لە پێناوسۆز و حاتیفەدا ئەخر زمانەکە یعنی وەکو زنجیرەیەک بەستویانێتەوە یعنی دەڕوا بۆ زانکۆ و کوڕە شەهادەی بەرز دێنێ نازانێ بنووسێ بەڵام دەتوانێت لە بەرەوەی چوار دەوری کورد بووە قسەی پێ بکات والله يعني لداهاتودا أو زي ما مصايا بروا أواني كمثلا بون المنادين بمحاضر وبقري بس أنا درس درنوا خوا شهيد إملا كان طواني لقرز دا كوادلين داوا لوزارتي پرورده لك دكتور لخويندني بالا دكم تايق بويدا بخشنوا بو أوي زياتر ويران النبي زياتر حياما نتيت يعني بالا كاتك طاو والله اللي برزاني تر أجر بسياري شجاري كراوتيا زانم همون ناخمان دكولي ناخمان دهجي بوشتانه دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئاگرین هادی ئەم کاتتان باش ئاگرین شۆکە لە پەیمانگای تەکنیکی کارژێڕی هەولێرەوە زۆر سپاس دەمەوێت کاتەکە بۆ خۆم بە کەمترین کات پرسیارەکەم بکەم لە دکتۆر لە سلایدەکانی باسی پەروەردەی کرد بەڵام یەک لەو کێشە گرنگانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەیە و لە بیریشمان نەسی دکتۆر سەلام ناخۆشش ڕەحمەتی دەبێت چەند جار گفتوگۆم لەسەر ئەو شتە کردووە لەگەڵ دکتۆر نەریمانیش ئاڵانگاریەکی زۆر زۆر هەیە لە کوردستان بە تایبەتی لە بواری پەروەردەدا زمانی پەروەردەدا سیر دەکەین جووت زمانی جووت ستانداردی لە هەرێمی کوردستان گەورەترین زەربە لە ئەو پلانەی دەدا کە ئەو مامۆستای پێشکەش کرد ئەو دکتۆری بەڕێز پێشکەش کرد کە بەداخەوە من چاوەڕێ ئەوم دەکرد با لە پلانەکە پلانی زمانی باسی ئەوەش بکاتن آخر ناکرێتن ئێمە لە هەرێمێکی بچووک هەر یەکەو بە شێوەزار ئەگەر ئەو های لێبێتن هەورامی دەڵێ بە شێوەزاری خۆم لە خانەقینیش کەڵهوڕی و لەکو هەر یەکەو بە شێوەزار هیوادارم دکتۆر لە ناو ئەو پرۆژەیەدا یەکلایی بکاتەوە کە کامە شێوەزار یعنی ئێستا کە ئێمە لەوانەیە بەغدا ماوەیەشتر بێتن لە بەغداش ئەوەمان بۆ دروست بێت شێشمان بۆ دروست بێت دەڵێ کاکە تۆ نووسراوێک دەنێری زمانی کوردی بەڵێ زمانێکی ڕسمیە بەڵام بە کام شێوەزار ناکری یەکێک لە پارێزگای دۆک بە شێوەزارێک بنێرێت لە ئەو چەند پارێزگایەتری بە شێوەزار هیوادارم کە دکتۆر وەڵام ئۆفسارم داتەوە ئایا جووت ستانداردی تا چەند خزمەت بە بەژەوەندی سیاسەتی زمان لە هەرێمی کوردستان دەکات زۆر خۆشبی مامۆستا ئاگرین زۆر واضح بوو کاک دکتۆر مۆمین ئەگەر ئەو سێ بابەتە جواب بدەیتەوە بە کورتی بێت کە خەڵکی تر دەستی بەرز کردێتەوە پرسیارش لە کۆمەنت هاتووە فەرموو زۆر باشە کاکتریان دەستان خۆش بێ خوا زۆر سوپاس بۆ مامۆستا بەڕێزەکانم وڵا مامۆستا کاوە سەرنجەکەی زۆر زۆر بەجێیە بەدڵنیایی و پێشنیاری بەڕێزی کردوێتی جێگای بایەخەوە من لای خۆشم تۆمارم کردی شاڵا کای لەسەرەکەین مامۆستای بەڕێز مامۆستا سەبریە من نەموت کە تاقیکردنەوە بە مامۆستایان دابنرێت پێشنیارەکەیم بەم شێوەیەکە لە پێناوەوەی کە مامۆستایانی بەڕێزی زمانی کوردی شانازی بە پرۆژە و بە کار و بە بڕوانامە و بە پیشەکەی خۆیانەوە بکەن وەزارەتی پەروەردە لە ڕێگەی بەڕێوەباتەکان و گرنگیان پێ بدات ساڵانە پێشبڕکەی زمانی کوردی دابنرێت ئەمە هاندانێکە بۆ بەڕێزیان یعنی مامۆستایانی کوردی وابزانن کە گرنگی پێیان پێدرێت کە پرۆژه کە بۆ داوان لێ بکرێت ساڵانە پێشبڕکەیەکی زانستیان بۆ تەرخان بکرێت لەسەر ئاستی هەم بڕێوەباتەکان مامۆستایانی کوردی کە بزانن توێژینەوە بکەن کار بکەن بۆ ئاراستەکردنی پێشنیاری باشتر بۆ خزمەتی زمانی کوردی ئەمەوەکو هاندانێکە نەک خوانەخواستە بە مەبەستی تاقیکردنەوەی ئەو بەڕێزانە بێت من پێشنیارەکەم بەم شێوەیە کردووە کە هیوادارم پەیامەکەم گەشت بێت مامۆستا ئاگرینی بەڕێز من بەڕاستی لەسەر ستاندارد سەرنجێکی تایبەتی خۆم هەیە من بە هیچ شێوەیە لەگەڵ جووت ستاندەر نیم و بە دڵنیایی شەوە زەرمەندی زۆر گەورە ئێمە ئەبین ئەگەر بڕیاسە جووت ستاندەر بدەین من پێم وایە دۆخی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئەو کاکتۆریمداد ئاماژەی پێکرد دۆخێکی نالەبارە و بە دڵنیاییەوە لە ئێستای ئێمە ناتوان هیچ هەنگاوێک بۆ زمانی ستاندارد دابنین من پێم وایە دەبێت بەم شێوە ئاسایی خۆی لێگەڕین لە ئێستایە و بە دڵنیاییەوە تا ئەو کاتەیکە دەرفەتی لە بارمان بۆ دەرەخسێت لەسەر زمانی ستاندارد بڕیار بدەین ئەو کاتە هەنگاوی بۆ هەڵگرین چکە لە ئێستاە دەرفەتەکە لە بار نییە ژینگەکە بە هیچ شێوەیەک تەندروست نییە بۆی کە هەنگاو بۆ زمانی ستاندارد هەڵبگرین و بە دڵنیاییشەوە دووبارەیەکەم بە هیچ شێوەیە لەگەڵ جووت ستاندەر نیم و ئەو پرۆژێشم زۆر دەمێک ڕەت کردوێتەوە زۆر سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس هەندێک لە کۆمنتەکان دەخوێنمەوە دوایی دێنە سەر ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە مامۆستا ڕازا و ڕەشید دەڵێ ناجێگیری لە سیستەمی پەروەردە لەم هەرێمە و هاتنە ناوەوە و پەیڕەوکردنی سیستەمی پەروەردەی جیاواز وەک سیستەمی پەروەردەی سویدی و کەنەدی و ئەمریکی و بریتانی و نازانم چی زاڵکردنی زمانی ئینگلیزی لە قوتابخانەکان
هۆکاری گەورەی دروستبوونی ئەو کێشەیە. هەروەها هەندێک دەڵێن هەر ئەو مامۆستا بەڕێزە دەڵێ سستی لە ڕۆڵی ئەکادمیای کوردیش لەم بوارە بەشێکی بەردەکەوێت. ئەوە مامۆستا ڕازاو بوو. مامۆستا هاوڕێ حاجی دەڵێ بڕوا بکەن ئێستا زمانی ئینگلیزی نەزانی پێت دەڵێن نەخوێندەوارە، بۆیە زمانی کوردی ئەو باوەی نەماوە لە زۆربەی جێگایەکە. هەندێکی پرسیار نییە بەسە. مامۆستا عابد ئەسعاد دەڵێ من بەڕای خۆم چونکە سەرچاوەی زانستی زۆربەی بە زمانی عەرەبی و ئینگلیزیە، لۆیە زمانی شیرنی کوردی ئەو ڕۆڵەی نابێت. هەروەها یاسای حکومی نییە لۆدانانی پرینسیپەکانی زمانی کوردی، وای نووس بزنس بە زمانی کوردی ئەفۆن وای نووسە یانە من غەڵەتە بکەندەوە. دکتۆرە فاتیما بە سپاسەوە بۆ بەرچاوڕوونی دەڵێ بەڕێز تارق جانباز پەرلەمانتاری خانەنشین بابەتێکی نووسیوە لەسەر سیاسەتی زمان لە بابەتی کوردۆلۆجی دانراوە، دەڵێ دەکرێت بیخوێنیەوە بۆ سوودی لێوەربگری. مامۆستا حکمت ئار ئەحمەد دەڵێ ئایا نەبوونی سەرچاوەی پێویست و هەژاری کتێبخانەی کوردی وای نەکردووە خەڵکانێک بە دوای فێربوونی زمانی تردا بگەڕێن؟ دەمەوێت تەواوی کەم. کاک دکتۆر مستەفا ڕەزا بە خۆشحاڵیەوە دەڵێ ئەگەر حکوومەت ئەو خاڵانە جێبەجێ بکات دڵنیام پێگەی زمانی کوردی هەڵدەکشێ و شوێنی شایانی خۆی بۆ دەگەڕێتەوە. کاک یەحیا دەڵێ دەست خۆش بۆ کاک دکتۆر، بەڵام من وای دەبینم هەر کاتێک هەمومان مناڵەکانمان بردە قوتابخانە کوردیەکان و وامان کرد مناڵەکانمان زیاتر پەرۆش بن بۆ زمانی کوردی، ئەوسا دەتوانین بڵین داهاتی زمانەکەمان پرشنگدارە، ئەگەر نا دوای چەند ساڵێکی تر زمانی کوردی دەبێتە زمانی دووەم دوای زمانی ئینگلیزی. ئەگەر ئەوانە بێکەوە بزانە کامە پێویستی بە وەڵام بدەیتەوە. بەس من یەک کۆمنت دەڵێم لەسەر ناردنی منداڵ بۆ مەکتەبە نێودەوڵەتیەکان یان ئەوانەی کە بە زمانی ئینگلیزیین. بەڕێزان هیچ بەڕێزێک نەیگوتووە فێربوونی زمانی تر خراپە، بەڵام لە ڕووی زانستیەوە بە توێژینەوە لە ڕووی زانستی وەکو دەڵێت دەروون زمانەوانی یان زمانەوانی دەماری نۆرۆلینگویستیکسەوەیە منداڵ وەکو هەفتەی ڕابردووش دکتۆر شیلان باسی کرد لە ڕووی با بڵێن فیسیۆلۆجی و جەستەییەوە منداڵ تاکو 10 ساڵ وەکو دەڵێ مێشک و هزری تەواو پێدەگا و زمانی یەکەمی زگماک بە تەواوی فێر دەبێ، دوای ئەوە ئاساییە ئەگەر زمانی تریش فێر بێ، دوای ئەوە ئاساییە. من پێم وایە ئەگەر هاتوو دایک و باوک یان خانەوادە زانیان کە منداڵەکە ئەو زمانی زگماک بە تەواوی فێر بووە، ئاسایی زمانی دووەم دەست پێ بکە لەگەڵیان. ئەگەر لەبیرتان بێت تا ساڵانی با بڵێن سەرەتای 2000ەکانیش زمانی دووەم کە زمانی ئینگلیزی بوو لە پۆلی پێنجی بنەڕەتیەوە دەستی پێدەکرد، زمانی عەرەبی کە زمانی دووەمی وڵاتیش بوو بەو هەموو زەبر و زۆنگەی ئەو ڕژێمەی پێشوهەی بوو توانی بووی لە پۆلی 4ەوە دایبنێ، نەک لە پۆلی لە باخچێ منداڵان و پۆلی 1 و 2 کاتە لە بازنەی یەکەم ڕاستی ناکرێ منداڵ زەختی زمانی تری بکرێتە چونکە هێشتا زمانی زگماک و زمانی دایک تەواو فێر نەبووە. وەکو دەزانن زمانی زگماک زمانی دایک دەبێتە بنەما، دەبێتە پێوەەر بۆ فێربوونی زمانەکانی ترش. من ئەوڕوونکردنەوەم هەبوو کاک دکتۆر من فەرموو جەناب. دەست خۆش بێ کاک تورکیان، زۆر سپاس. وەڵا بەتاواتی هاوڕای بەڕێستم منیش هەر پێشتر ئەوەشم و تۆ وەشم نووسیوە لە وەبسایتەکان و لە میدیای کوردی شابڵاو بووەتەوە کە بەڕاستی زمانی دایک وەکو شیری دایک بۆ منداڵ پێویستە و من ئەو پێشنیارم کردووە کە منداڵ پێویستە هەتا قۆناغی سەرەتایی تەواوکات کە جاران ئێستا بۆتە بنەڕەتی، بەڵام سەرەتایی مەبەستم 1 تا 6 بە زمانی کوردی لە قوتابخانەی کوردیە بخوێنێت، دواتر لە قۆناغی ناوەندیە ئەتوانێت بنرێتە قوتابخانەی تایبەت و فێری زمانی بیانی بکرێت. ئەو پێشنیارەکەم بووە کە خستومەتە ڕوو. مامۆستا ڕازاوی بەڕێز باسی ناجێگری سیستەمی پەروەردەی کرد بە تەواوەتی هاوڕام. سیستەمی پەروەردەی ئێمە لە هەرێمی کوردستان سیستەمێکی ناتەندروستە. منەوەشم لە زۆر شەنوتۆ و گاندوشمە. دکتۆرە فاتمە گیان زۆر سپاس بۆ بەشداریت، خۆشحاڵم کە لێرەی. دکتۆرە فاتمە مامۆستای بەڕێزم لە زانکۆ لە خزمەتیا بووم، دەستەکانت خۆش بێ، خواجەکەی شانازی منی بڵێ
ئاگداری ئەو هەوڵە بەرزانم کە هەموو ئەو بەرزانە داویانە ئەو سەرچاوانم لایەکی کاکتۆر تاریق دکتۆر نەریمان دکتۆر سەلام ناوخۆش لە خزمەتیان نبووم هەموو سەرچاوانە لە کتێبخانەکەی منا هەن و سوودی زۆر باش لێ وەرگرتون دەستەکان خۆش بێخوا زۆر سپاس مامۆستا حکمت باز لە سەرچاوی زانستی کتێب بکات کە ڕاستە کتێبەکانمان بە کوردی کە منیش بە دڵنیاییەوە لەگەڵ ئەوەیە و پێشنیاریەوەشم کردو بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە خانەی وەرگێڕان چالاکتر بکرێت هەوڵ بدرێت کە زۆرترینی ئەو کتێبانەی کە وەکو سەرچاوی زانستی توانین بەکاریان بهێن بە خێرایی تەرجەمە بکرێن وەربگەڕێن سەر زمانی کوردی و بخرێنە ناو کتێبخانەی کوردیەوە ئەوەش بە دڵنیاییەوە پرۆژەیەکە کە ئەکرێت ببێتە فاکتەرێک و هۆکارێکی سەرەکی لە پلاندانانی شکۆمەندی بۆ زمانی کوردی دەستەکانتان خۆش بێخوا کاکتۆریندادگیان کەیتر هەیە با وەریگرین بەڵێ سێ کەستر دەستیان بەرز کردێتەوە بوونە چار شاڵا و ساڵح ئەمە غەریب مامۆستا شاڵا فەرموو زۆر سپاس کاکتۆر دەستان خۆش بێ نازانم دەنگم دەگاتە لای جەنابتان دەستان خۆش زۆر سپاس دەستی کاکتۆر خۆش بەڕاستی زۆر باش بوو بەرنامەکەی پێم وایە ئێمە هەمومان وەکو قوتابیانی دکتۆرا بڵین کە ئیش لەو پرۆگرامە دەکەین لەسەر ئەو پرۆژەیە پێم وایە ئەو پرۆژەیە سوودی باشی دەبێت بۆ ئێمە هەروە بۆ زمانی کوردیش من بەش بە حالی خۆم ئینشاڵڵا دەگەمە خزمەتی بەڕێزیان چکە ئیش لەسەر پێگەی زمانی کوردی دەکەم من لە چوارچەوەی سیاسەتە زمانیەکەی کە پەیڕەو دەکرێت دوو تێبینی و پرسیارم هەیە یەکیان بۆ جەنابی دکتۆر و یەکیان بۆ جەنابی دکتۆر هیمدادە بەڕاستی یەکەمیان ئەوەی کە بۆ جەنابی دکتۆرە ئەوەی پێم وایە کاتێک کە زمان سربەخۆ دەبێ یاخود بڵێ ملەتێک کە سربەخۆ دەبێ زیاتر بەرەو ئەوە دەچێ کە زمانەکەی لە دەست بدا یاخود ئەو گرنگیە بڵێم بە شێوەیەکی کە ئەو گرنگیە بە زمانەکەی نادات بۆ نمونە ئێستا کورد تاکۆەوەی کە ژێردەست بوو یاخود ململانەیەکی سیاسی هەبوو زیاتر گرنگی بە زمانەکەی دەدا و دەویست بیپارێزێ بەڵام ئێستا هەست دەکەم کاتێک کە جۆرێک لە ئازادی وەرگرتووە لەولایەنەوە زمانەکەی فرامۆش کردووە ئەوە وەڵامەکەی بۆ جەنابی دکتۆر بەجێدێڵم دووەمیشیانەوەی کە بۆ جەنابی دکتۆر هیمدادا ئەوەیە کە ئێمە هەمومان ئێستا لێرە کۆبوونێتەوە بەڕێستان ئێمەتان کۆکردۆتەوە لەسەر پرسی زمانی کوردی و سیاسەتی زمانی کوردی یاخود پاراستنی شکۆمەندی زمانی کوردی بەڵام ئەو ئەکادیمیای بەڕێستان پێم وایە هەر ناوەکەی بە ئینگلیزیە ئەگەر بکرێ مێگامایند پلس بکرێ ئەو ناوە بکرێتە کوردی هەم ناوی ئەو ئەکادیمیای بەڕێستان لەوە ئێمە دەکرێت دەست پێ بکەین لە ناوی ئەو ئەکادیمیایانە لە ناوی ئەو سەرتەرانە وەکو جەناوی دکتۆریش باسی کرد لە ناوی ئەو شوێنە بازرگانیانە دەکرێت لەوانەوە ئێمە دەست پێ بکەین بۆ پاراستنی شکۆمەندی زمانەکەی خۆمان بەڕاستی دەستت خۆش زۆر زۆر سپاس ببورن با کاتان نەگرم ڕێزی سپاس کاک دکتۆر مستەفا ڕەزا دکتۆر مستەفا فەرموو ئەگەر مایکەکە بکەوە فەرموو دکتۆر بەڵێ سڵاوتان لێبێ مامۆستانی بەڕێز خۆشی بۆ هەمووان کاک دکتۆر مۆمین دەستان خۆش بێت بابەتێکی زۆر بە پێز بۆ بابەتێکی هەنووکەی و گرنگ ڕاستی مامۆستانی بەڕێز من زۆر بە کورتی تاوان ئێمە ئیشمان لەسەرم بابەتە زۆر کردەوەی شەکە لە خەمە گرنگ و ئەساسیەکانمان وەکو زۆربەی زۆری مامۆستایان کە ئیش لەم بوارەیە ئەکەن ڕاستی هەر لە ناونیشانی باسەکەەوە من بۆ نەبوونی سیاسەتێکی وردی زمانی ئەجارمەوە بۆ لەبەرەوەی ئێمە ببوورە کاک دکتۆر مستەفا دەنگەکە نەما ببوورە فەرموو دەنگم هەیە بەڵێ بەڵێ فەرموو یعنی ئێمە وەکو کۆی بوارەکانی تر سیاسەتێکی ڕوونمان نییە بۆیە بابەتی زمانی ژەشەکە لەو بابەتە گرنگانەی کە سیاستمان بۆی نەبووە لە 30 ساڵی ڕابردووە قسەکانمان لەسەر
ساڵانی زۆر ڕابردوو نییە لە بیستەکانەوە کە لە عێراقا چی کراوە سەبارەت بە زمانی کوردی و داواکاریەکان چی بۆ لەلایەن سەرکردایەتی کوردەوە بەڵام لە 30 ساڵی ڕابردووە بۆ دیاریکراویش لە دوای ڕاپەڕینەوە شتێک نەبوو بە ناوی سیاسەتی زمانی و لە ناو سیاسەتی زمانی شاپلانمان نەبوو بۆ جێبەجێکردنی چونکە ئەگە سیاست نەبێ بێگومان پلانیش نابێت بۆ ئەو بابەتانی کە پەیوەستن بە هەم نەبوونی زمانی ستاندارد هەم نەبوونی ڕێنووسی ستاندارد و هەم بەکارنهێنانی لە بواری ئابووری بازاڕگەریە و لە بواری پەروەردەیە لە بواری خوێندنی باڵایە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە لە بواری زانستیە لە کۆی ئەو بوارانەی کە کاک دکتۆر مومین باسی کرد بە وردی دەستیان خۆش بێت ڕاستێکی هەمووی ئەگەڕێتەوە بۆ بابەتی نەبوونی سیاسەتی زمانی و ئەگەر حکوومەتی هەرێم و دەسەڵاتی سیاسی کوردی استراتیژێکی وردی نەبێت بێگومان کۆی ئەم بابەتانی ئەم بوارانی کاک دکتۆر مومین باسی کرد ئەمانە هەمویان لێکەوتە و ئەنجامی نەبوونی سیاسەتەکەن بەڵام ئەگەر سیاسەتی زمانی هەبێت بێگومان بۆ یەک بەیەکی ئەم خاڵانە و ئەم لە ئەم ڕەهەندە جیاوازانە چ ڕەهەندی ئابووریە چ پەروەردەیە چ ڕۆشنبیریە چ تەکنۆلۆژیای زانیاری و چه ڕەهەندەکانی تریشێتی ڕاستێکی ئەگە سیاستمان هەبێت بێگومان چوار مامۆسای بەڕێزی وەکو کاک دکتۆر مومین ئەتوانێت پلانەکە بە وردی دابڕێژێ و شێوازی یا ڕێکارەکانی جێبەجێکردنی بۆ لایەنی دەسەڵات بەردەست بخا کە بابەتێکی ئەوەنە قورسیش نییە و ئێمە جاران گلەیمان لەوا کرد کە دەسەڵاتی تورکی و دەسەڵاتی فارسی و عەرەبی لە عێراق و ئێران و تورکیا و سووریا ڕێگری لە بەکارهێنانی زمانی کوردیەکەن و لە بوارە فەرمیەکان ئەوەی کە لە ئێستا لە تورکیا و ئێران هەر بەردەوامی هەیە بەڵام بەداخەوە ینی لە ژێر سایی دەسەڵاتی کوردیە جگە لەوەی کە ئەو سیاسەتەی لە ڕابردووە بەرامبەر بە زمانی کوردی کراوە بەرامبەر بە کۆی تایبەتمەندیەکانی نەتەوەی کورد کراوە ڕاستی بە ئێستا لە سای ئەم دەسەڵاتەیە زیاتری بەرامبەر کراوە ئەوەی کە زۆر کەس لە باسەکانە باسی ئەوە کرایە لە تێبینی مامۆستایانە لە سەرنجی مامۆستایانە باسی ئەوە کرا کە تاکی کورد وای لێ هاتووە کە پێی عیب بێ کە بۆ نمونە بە زمانەکەی خۆی قسە بکات یاخود مامۆسای کوردی لە پێی عیب بێ کە دەرچووی بەشی کوردی و دەدایان نمونەی لەم شێوەیە کە بەداخەوە یان زۆر جار راپۆرتی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبینین لە خوێندنگە تایبەتەکان بە تایبەتی مناڵی کورد هیچ تایبەتمەندیشی کوردی ئەتیانەما وەکو ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان مێشک و هزر و بیری شۆرا بێتەوە یعنی ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی سیاسەتی زمانی و ئەگەر سیاسەتی زمانیمان هەبێت بەڕاستی ئەم هەنگاوانە هەمووی کۆمەڵک ڕێکاری عملین زۆر بە ئاسانی جێبەجێ ئەکرێن هەنگاو بە هەنگاو مەرج نییە لە شەو ڕۆژێکە لە ساڵێکە بەڵام بە شێوەیەکی پلەبردوو تەدریجی زۆر بە ئاسانی جێبەجێکرێ بۆیە کاک دکتۆر مومین دەستان خۆش بێت بە پلەی یەکەم لەم بابەتەی خۆتانە زۆر جەخت بخەنە سەر لایەنی حکوومەت و هەوڵ بدرێت لە ڕێگەی گروپی فشارەوە لە ڕێگەی ئەو خەڵکانی کە بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتیان هەیە لە ناو لایەنە پەیوەندیدارەکانی وەزارەتەکانی پەروەردە ڕۆشنبیری خوێندنی باڵا و لای کەسانی بەرپرس لە حکوومەت ئەگەر ئەوان هەنگاوی جددی بنێن دڵنیا بن هەموو ئەم بابەتانە وەشکۆ بۆ زمانی کوردی و پێگەڕەسەنەکەی خۆی بۆ ئەگەڕێتەوە بەڵام ئەگەر ئەوان لەگەڵیان نەبن وەکو ساڵانی ڕابردوو بە جۆرێک لە جۆرەکان پراوێزی بخەن و لە بەکاری لە پێشینەی خۆیانی نەزانن بێگومان هەموو ئەم هەوڵانە تەنها ئەبێتە مەرەکەبی سەرکاغەز و تەنها ئەبێتە هەموو غەمی کۆمەڵێک خەڵکی دڵسۆز و کۆمەڵێک خەڵکی جەنابتان ئاسایی کە بەداخەوە زۆر لەم هەموو غەمانە هەبووە زۆر لەم کارە باشانە هەبووە ناوی کە دکتۆر سەلام ناوخۆشتانێنا بە ڕەحمەت بێ بۆ نمونە دەیان نمونەی تری وەکو دکتۆر جەمال نەبەز وەکو ئەو ڕەحمانی حاجی مارف وەکو دکتۆر محەممەد معروف فتاح دەیان و سەدان کەسی تر کە هەموو ئەمانە هەموو غەمیان ئەم بابەتە بووە بەڵام بەداخەوە هەنیشان بردیانە ژێرگەڵ هیوادارین ئینشاءالله ئێمە بە چاوی خۆمان و ئەو قۆناغە ببینن کە زمانی کوردی پێگە و شکۆی بۆ بگەڕێتەوە و زۆر سپاسی هەمووانەکەم دووبارە دەستان خۆش بێت کاک دکتۆر مومین بەڕاستی ئەم شەو من زۆر دڵشاد بووم زۆر مرتاح بووم بە بابەتەکە چونکە یەکێک بوو لەو بابەتانی کە بە شانازیەوە من بەردەوام ئیشی لەسەرەکەم و گرنگی پێ ئەدەم
و شانازی بە جەناب و بە کارەکانتەوەکەم کە لە ڕێگەی ئەم سیمینارەوە ئەم شەو کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک شتی باشم بیست کە جێگەی شانازی و دەستخۆشی و هەر شتێکیش بە ئێمە بکرێت لە خزمەتان نابین و کاتێکی خۆش بۆ هەمووان و دەستان خۆش بێت. دەست خۆش بێ. زۆر سپاس کاک دکتۆر مستەفا. بەرەزان ئەگەر لەبەر کاتەکە تۆزە سەرنجەکان کورد بێ یان پرسیار بێت ڕاستەوخۆ بیکەن سپاسان دەکەین. سەیران و شێروان. سەیران مامۆستا سەیران فەرموو. ئەم کاتتان بەڕێزان باشتر فەرموو. من دکتۆرە سیرانم لە کۆلێجی یاسا زانکۆی سلێمانی. دکتۆرە فەرموو. بۆ ئەو بابەتانی کە وای لێ هاتوێستا هەفتانە پێشکەشیەکەن وە زۆر دەستخۆشی لە دکتۆر مومینەکەم بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە. بەڕاستی ئەوە ژانێکی زۆر سەرێکیە. هیوادارم قسەکانم دووبارەکردنەوەی قسەی هاوڕەکانی پێشتر نەبێ مامۆستا بەڕێزانێکە. ئەمە یەکێکە لەو مۆزوع ئەستراتیجیانێکە پەیوەندی ئەوەی کە پێ ئەڵێن ئاسایشی نەتەوەیەتی پێیوەستە پێوەی ئێمە بێ بەڕاستی جیاوازی بکەین لە دوو مۆزوعی زۆر سەرێکیە. یەکێکیان سیاسەتی زمان کە یەکێکە لە کۆڵەکە ڕئیسیەکانی بنیادنانی کێمە خۆمان هەڵاخەڵەتێنین بە ناوی دەوڵەتی کوردیەوە کە ئیش بۆکەین کە قەت ئیشی بۆ نەکەین. یەکێکی کەشیان سەقافەتی زمانە، ڕۆشنبیری زمان. ئەم دوو مۆزوعە کە هەردووکیان یەک لێک زەڕوریتن و ئەبێ جیاوازیەکانیان بزانین چۆنە پێگەکەیان. بەڕاستی من لەگەڵ هەموو ئەو مامۆستایانم ئێمە کارەساتی ئەم حیزبانە با نەڵم حکوومەتی هەرێم چونکە ئێمە شتێک هەیە لەسەر و حکوومەتەوە کە ناوی حیزبە. یعنی ئەو باجی کە ئەم نەک ئەم جیلی ئێستا ئەیە دوو جیلی دوای ئەمانش کە ئەیین ئەوەنەی کە بەخراپی ئیش لەسەر تاکی ئەم میلەتە کراوە کە لە جیاتەوەی کە نەکەر هەستی نیشتیمانی و کوردایەتی و ئەم شتانە بەرەو لاوازبوون بەرکو بە لە ناوچوون ڕۆشتون. یەکێک لەو کارەساتانە کە وەکو پێم وتم یەکێک لە پێگەکانی دەوڵەت کە توی ئیشی بۆکەی چۆن وەکو خاک زەڕورە خەڵکەکەی زەڕورە زمانەکەتە. ئەوەی کە دوژمن نیتوانی بیکات ئێمە خۆمان بە خۆمانمان کرد لە ڕێگەی سیاست و لە ڕێگەی کاری حیزبایەتی. بەڕاستی مەساتی حیزبایەتی گەیشتە ئەوەی بەڕێزان ئێمە تەنانەت شەڕمان بە زمانەکەی خۆشمان فرۆشت، حتا شەڕ بە لەهجەکان و دیالێتەکانیشمان فرۆشت. حتا سەی کەم بزانن شەڕی حیزبایەتی چۆن بە زمانەوە دیارە. بۆ نمونە ناویژن یەکێکەتیەکان پێڵێن ژنان، پارتیەکان پێڵێن ئافرەتان، وازان یەگرت و پێڵێ خانمان، یەکێکی کە ئیتر هەر یەکە و دەستەواژێک حتا دەستەواژەکان دژی یەکتریش بەکارێن. ئەوە ڕەنیاوەتەوە ئێستا وەرە تۆ زانکۆکانەوە و من لەگەڵ حرمەتمان چەندەوە دەلالەتی دەوڵەمەند بوونی زمان و دیالێکتەکان شتێکە بەڵام بوونی زمانێکی ستاندەری یەگرتوش شتێکی ترە کە ئێمە ئەو وەعیان لە دروست نەکردوین، ئەو وەعیان لا کوشتین. ئەمەیە مۆزوع ئەسەرێکێکە بەڕاستی. دەست خۆش دکتۆر سەیران ئەگەر پرسیارێکی من ئەوەی کە ڕوونکردنەوەکەی کە حەزەکەم ئەو شتیان بڵێن من وەکو باخۆی دکتۆر مومینیش باسی کۆلێجی یاسایشی کرد منە ئەو مۆزوعەوە جا بەڕاستی ئەمە منیش لەگەڵ ئەو هەوڵانەیە کە زمانێکی ستاندەری یەگرتوو هەبێ کە ئیشی بۆ بکرێمە حەزەکەم پێتان بڵێم پارەساتەکە نەکرد حیزبەکانیش بەڵکو ڕەنگانەوە ئێمەشین هەمومان هەموو خەڵکەکانیش ئەویانە بەس پێم بڵێن لە سانەوە 9.9 لە هەرچی سیاسیەکانە لە هەرچی ئەندام پەرلەمانە لە هەرچی ئەوەی کە معاشێکی باشیە لە مامۆستای زانکۆکانەوە لە ڕەوزەکانەوە تا لە ڕۆزە کیە مناڵی لە مەکتەبی ئینگلیزیە خۆتان ئەو ڕاپرسیە بکرێ بزانین ئێوە خۆتان بەدەستی خۆتان بەڕاستی بڵێن خۆیان بڵێن خۆمان بەدەستی خۆمان بە زمانی کوردی لە ناو مناڵەکاندا لە ناو بین. من ئێستا تەلەبەم هەیە بڕواکە ئێستا دەفتەری ئیمتیحانی نوێی ساڵ ئیملای تەلەبەی زانکۆ غەڵەتە ئیملای کوردیەکەی غەڵەت یعنی کە تۆ بزانی بیخوێنی تۆ ئەمە چ کارەساتێکە ئەوە ڕەنگانەوەی ئەوەیە. اینجا بەس ئەمە مۆزوعەیە ڕاستە مەجالی قسەکان کاتی بەڕێزانی تر نەبم بەس دکتۆرە ئەگەر بە کورتی بێت بەڕاستی کاتەکەمان یەنە سەر مۆزوعی سەقافەتی زمانە ئەوەیان کە زۆر زەبوورە بەڕاستی زانینی زمان لە ئەوروپایشە وڵاتێکی وەکو بەریتانیا کە زمانەکەیان زمانێکی عالەمیشە نەگەر بۆ خۆشیان ڕاستە لێ بەڵام وەرەسەی بزانن خوێندنیان اینجا لە پەنا زمانەکەی خۆیان زمانێکی هەڵبژاردیان هەیە بۆ یەک دوو زمانی تریش. ئێمە ژووکو مامۆستا خۆی وتی ئەو تەرخانیان منش لەگەڵەوەیان لە ئیبتیداییەوە کە زمانە بنەڕەتیەکان بخوێنێت بە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی دوو زمانی زۆر زەڕورین کە ئەبێ بزانێت. بەڕاستی زمان پەساپۆرتی ئینسانەکانە نەکەوە باز بە هیچ شێوەیەک تەئسیر نەکاتە
سەر استراتیجێتی وەکۆی کە پێمان ئاسایشی نیشتیمانیەکە و کابێ زمانە ڕئیسەکە بزانێت کە بەڕاستی کارەسات بڕوا ئەکەن مامۆستایان ئێمە مامۆستای دکتۆرامان هەیە آخر کارەساتە مامۆستای دکتۆرا نەتوانی دوو ڕیس تەرجەمەکەی نەتوانی تۆ تێبگەی ئەیکەواتە تۆ چۆن بەحسەنووسی ئەیکەواتە تۆ چۆن لەشی تێ ئەگەی ئەیکەواتە تۆ چۆن مقالەیەگە خوێنیتەوە بڕواکەن لەوانی شەوانیشتان هەبێت دکتۆر سەیران زۆر سپاس بۆ بەشداریت ئەگەر جا بەڕاستی ئەمانەی یەک دووکیان دوو مۆزۆعن زۆر بەڕاستی بابەتی زۆر هەڵەگرێ بۆ قسەکردن هیوادارم پەیامەکەم گەشت بێ ئەزانم مەجال نییە دەست خۆش بێ بەس ئەوەی کۆلێجی یاسەکەم کاک دکتۆریان زۆر سەڕوورە کە ئێمە لەبەرەوەی 30 ساڵە ئێمە لای دوای ڕاپەڕینەوە لە 2000 کۆلێجی یاسە لە زانکۆی سلێمانیەوە پێشەوەشکە لە هەولێرە هەبووە ئیش بۆ ئەوە نەکراوە تۆ زمانێکی یاسایی کوردیمان نییە بۆ دەستەواژەکانی شێ دەست ناکرێت هەریەکە ئوشتیهاداتی خەڵکی تاکە کەسەکان جیاوازە بەس ئێمە ئێستا کلیاتەکان بۆ بە کلیاتی مەلزەمە کتێبێکی 300 لاپەڕەی ئەەکەی بە 25 لاپەڕی مەلزەمی ئەمە کارەساتە بەڕاستی ئێستا زۆر جاچونکە لەبەر ئەوەی هەچی معلوماتە هەچی کتێبی قانونیە هەچی دراساتە یان بە ئینگلیزی یان بە عەرەبی هەیە دا ئەبێ بیزانێت دەست خۆش دکتۆر سەیران حەزم لێ نییە ئەوەندە بچڕێنم بەڵام بەڕاستەکەی هیوادارم پەیامەکە گەشت بێ کە ئەبێ جیاوازی لەم دوو مۆزوعەکەین دەستان خۆش بێ بەڕاستی تەوازەمەمە گرنگترین بابەت بوو بێ کە تا ئێستا جۆم لێ بوو بێ کە سیمینارەکە هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم پێشکەوتوو بێ و لە ئیشەکانیان بەردەوام بێت زۆر سپاس دکتۆر سەیران مەمنون شێروان مامۆستا شێروان مامۆستا شێروان بەڵێ دکتۆر هیمدان سڵاوە کاتت باش لێمە مەمنون بەخێراتنی کاک دکتۆر مومین دەکەم ببوورە یەکەم جار لە بەرنامەکەدا نەبووم بەس وا بزانم دکتۆرای هەبوو لە ئینگلیزی لە ئینگلیزی لە پەروەردەیە بەڵێ بەڵام زمانی ئینگلیزیە بەڵێ دوو پرسیارم هەبوو بەخێرایە گەر مەمنون ئەمەگەر جواب بداتەوە پەیوەندی بە بابەتەکەی ئەو ڕۆمان هەبێت باسی سیاسەتی زمانە نانە باشە ئایا لە غورفەی فێرکردنی ئینگلیزی مامۆستا سەتا چەند قسە بکات و تەڵەبەکان سەتا چەند قسە بکەن پرسیاری دووەم ئایا بۆچی ئەو کەسانەی عەرەبی بەباشی ئەزانن لە هەرێمی کوردستان تەمەنیان لە سەروی 35 ساڵەوەیە سپاس دەست خۆش زۆر سپاس کاک شێروان زۆر سپاس یەک دوو کۆمنت هاتیە دکتۆر مومین ئەوانیش دەخوێنمەوە و دوای بە یەکجاری کۆتایی پێدەن پاش وەڵامەکەی جەنابەت مامۆستا نێچیروان وەلی لە کۆمنت نووسیتی چکە گوتمان سەکۆیەکە ئازادە ئەگەر توندیش بێ دەیخوێنینەوە دەڵێ ئەو کاتەی هێشتا هەندێک دکتۆر و پرۆفیسۆر دەستیان لە زمانی کوردی وەرنەدا بوو دەمیان لێ نەکوتی بوو دۆخی زمانی کوردی زۆر باشتر بوو هەندێک دکتۆر و پرۆفیسۆری زمانی کوردی پێی وایە مادەم دکتۆرای لە کوردیدا هەیە بۆی ڕەوایە بە دڵی خۆی دەستکاری ڕێنووس بکە و بە کەیفی خۆی یا بۆ وشەکان زیاد بکە یان لیان لا بدە یاخود بەویستی خۆی زاراوەدا بتاشێ لە کاتێکدا بەشێک لەوان هێشتا زمان و زار لە یەکتر جیاناکەنەوە و بەزار دەڵێن زاراوە ئەم پاشە گەردانیە لە هیچ شوێی دنیادا نییە و زۆر سپاس بۆ بەشداریت مامۆستا نێچیروان وەلی مامۆستا هێرۆ حەمە دەڵێ ئەوانە هەموو قسەن بەڵام پێویستە بکرێنە پرۆژە و پێشکەش بە پەرلەمان و لیژنەی ڕۆشنبیری بکرێ فشار لەسەر حکوومەت دروست بکرێ بۆەوەی بکرێنە پرۆژە مامۆستا هێرۆ ئەوە پرۆژەیە کە باسمان کرد دەست پێشخەریەکە کە دکتۆر مومین و هاوکارانی کاریان لەسەر کردووە ئەحمەدی دەڵێ دیارە زمانی دایک لە هەر نەتەوەیەک بەشێکە لە کللتوری ئەو نەتەوەیە و هەموو بەشەکانی کللتور پەیوەندیان بە یەکەوە هەیە بۆ نمونە زمان بەبێ کللتور گرنگ نییە و کللتوریش بەبێ زمان تایبەتمەندی خۆی لە دەست دەدا دەڵێت جلوبەرجی کوردی بۆ نمونە بەشێکی سەرەکی کللتوری کوردی و هیچی کەمتر نییە لە زمانەکە پرسیارەکەی ئەوەیە بۆچی ئەوەندە کار لەسەر زمان ئەکرێ و ئیشی لەسەرەکرێ بۆچی نیو ئەوەندەش کار لەسەر جلوبەرجی کوردی و ناکرێ و باسی ناکرێت بۆچی لە ناوەندەکانی خوێندن قەدەغە دەکرێت دەڵێ پێم باشە دکتۆر مومین یان بۆچی دکتۆر مومین لە پرۆژەکەیدا باسی ئەو بەشە سەرەکەی کللتوری نەکردووە کە کاریگەری زۆری هەیە لەسەر تاچی کورد
دکتۆر مۆمین ئەگەر هەمویان بێتەوە بزانە چۆن دەتوانی وەڵامیان بدەیەوە زۆر سپاس دەکەم. فەرموو. دەستخۆش بێکای خۆرگیان زۆر سپاس دووبارە مامۆستا شاڵاوی بەڕێزم من لە خزمەتام هەر کاتێک کە پێویست بە هاوکاری ئێمە بوو لە خزمەتان براگیان کەی تەشریفێنی ئینشاءڵڵا و لە خزمەتام و مامۆستانی بەڕێزی شەر خۆشحاڵم بە ناردنی پرسیارەکانتان تێبینەکانتان دیدارەکانمان هەر بەو ناوەی کە لەسەر ناوەکەم نووسراوە لە سوشیال میدیاش ئەکتیڤم من و هەمان شەوە mominzalmi@gmail.com لە خزمەتان ئابم. بەڕاستی زمانی کوردی لە قەیران و مەترسیان نییە بەڕێزان ئەوەشم من چەند جار دووبارە کردوێتەوە ئەوەی کە ئێمە خەمی لێ خۆین زیاتر دانانی سیاسەتی زمانە بۆ ئەوەی کە شکۆمەندی بۆ زمانی کوردی بگەڕینەوە نەک بڵین زمانەکە لە مەترسیایە. ئەمە یەک دوو من خەمە گەورەکەم ئەو شەپۆلە مەترسیدارەیە کە پێشوازی لە زمانە بیانەکانی پێەکەین کە بە دڵنیاییەوە ئەوە ئەرکی سەرەکی ئێمە و کاری لەسەر بکەین. مامۆستا دکتۆر مستەفای بەڕێزم زۆر سپاس بۆ سەرنجەکانت خۆشحاڵ بوو بەشداریت انشاءالله کە بتوانین ئەو پێکەوە کاری زۆر باش بکەین. دکتۆرە سەیرانی بەڕێز دەستەکانە خۆش بێخوا بە دڵنیاییەوە من ئاماژەم پێ کرد زۆر پێویستمان بە گۆڕینی زمانی خوێندنی بەشەکانی یاسا ژمێریاری بەشەکانی تر هەیە. من هیوادارم بەڕێزتان لای خۆتان دەست پێ بکەن ئێمە هاوکارە بین و پێکەوەش ئەتوانین کاری زۆر باش بکەین لە دانانی زمانێکی یاسایی بە زمانی کوردی بۆ دادگاکانمان. مامۆستا شیروانی بەڕێز زۆر سپاس بۆ پرسیارەکانت. پرسیارێکم دەربارەی بەکارهێنانی زمانی با بڵین زمانی ئینگلیزی و زمانی کوردی لە پۆلی زمانی کوردیا ئەو بابەتێکی زۆر تایبەتە لە ئەپلای لینگویستیکس ئێمە پێڵین کۆد سویچینگ کە کاتێک کە وانەکە بە زمانی ئینگلیزی بۆ قوتابەکانت ڕوونەکەیتەوە ئەگەر قوتابەکانت تێنەگەشتن تۆ زمانی دایکیان بۆ بەکاربێنی. ئەمە بابەتێکی زۆر گفتوگۆ هەڵگرە و من تێزێکم با بڵین پەیپەرێکم لەسەر بڵاو کردووەتەوە کە هەڵسەنگاندنمان بۆ ڕای مامۆستایانی زمانی ئینگلیزی کردووە لە هەرێمی کوردستان کە بەرامبەر بە بەکارهێنانی زمانی دایکی لە پۆلی زمانی ئینگلیزیە. ئەو بابەتێکی زۆر گفتوگۆ هەڵگرە بەڵام من دیسانە لێمەوە ئامانجی پرۆسی پەروەردە فێرکردنە کە مادام ئامانجەکە فێرکردنە ئەگەر پۆلێک قوتابیەکان نەتوان لە زمانی ئینگلیزی تێبگەن مامۆستای بەڕێز پێویستی بە ڕوونکردنەوە هێت و دەتوانێت سوود وەرگرت نەک زمانەکە بە تەواوەتی بگۆڕێت بۆ زمانی کوردی بەڵام پێویستە کە سوودی وەرگێت. بۆ زمانی عەرەبی بە هەمان شێوە زۆر پێویستە کە ئەگامان لەوە بێت کە زمانی عەرەبی لە دەستوری عراقیە هاتووە زمانێکی با بڵین کاریگەرە بەسەر زمانی کوردیەوە ئێمە بمانەوێت بە هیچ شێوەیەک ناتوانین زمانی عەرەبی ئیگنۆر بکەین زمانی عەرەبی دوور بخەینەوە پەراوێزی بخەین بەڵام گرنگە گوتم ژنگێکی لەباری بۆ بسازێنین کە چۆن بتوانین مامەلەگەڵا بکەین. مامۆستا نێچیروانی بەڕێز دەستەکانی خۆش بێ بۆ کۆمنتەکەت زۆر هاوڕام بەڵام ئەم بە هیچ شێوەیەک ناتوانین بە جۆر لە جۆرەکان بە نادیدەگرتنی هەوڵی ئەو بەڕێزانەی بزانین کە هەوڵیان داوە لەم بوارەیە چ قسەکردن لەسەر زار چ قسەکردن لەسەر شێوەزار چ قسەکردن لەسەر زمان چکە ئەوانە هەمویان پۆلێنکاری تایبەت بەخۆیان هەیە و ئەو بەڕێزانەی کە دکتۆرایان هەیە لە زمانی کوردیا بە دڵنیایی و شارەزایی زۆر باشیان هەیە. مامۆستای بەڕێز مامۆستا هێرۆ دکتۆرە تارا زۆر سپاس بۆ سەرنجەکانتان. کاک ئەحمەدی دەستەکانە خۆش بێ باسی کللتور و زمانم کرد بە خێرایی ئەویژەوە بوو کەوتم وەزارەتی ڕۆشنبیری زۆر گرنگە کە لایانی فەرهەنگی لایانی بەرهەمێنانی فیلم کاری هوەری پێش بخات بۆی کە خەڵک شانازی بە زمانەکە خۆی بکات بە دڵنیاییەوە لە ڕووی جلوبەرگی شەوە جلوبەرگی کوردی کاریگەری زۆر باشی ئەبێت بەڵام ئەویان تا چەنە ماتوانین با بڵین جلوبەرگی ڕسمی لە دامەزراوەکانی حکوومەت بکەین بە کوردی ئەو بابەتێکی زۆر گفتوگۆ هەڵگرە و خەڵکی زۆر کاری لەسەر کردووە سەرکەوتوو نەبوون بەڕاستی چکەوە پرسێکی یاساییەوە پێویستی بەڕێنمایی و بڕیاری حکوومەتی هەرێمە بەڵام دەکرێت جێگە بکرێتەوە لە شەن شوێنێکا کە کار بۆ بکرێت کە دەرفەت بدرێت بە خەڵک یان ما بڵێن جۆرەکان ئازادی هەبێت لە هەڵبژاردننی جلوبەرگی دەوام و کای ڕسمی. دەستەکانتان خۆش بێخوا زۆر سوپاسی دووبارەم بۆ سەرنج و بۆ بەشداریتان. من خۆشحاڵم بە کۆمنتەکانتان و ئینشاءالله پێکەوە بتوانین کە ئەوەی کە پێویستە کاری جدی بۆ بکەین ئەوەی کە پێویستە خەمی لێ بخۆین بە ئامانجی ئەوەی کە ئەم بەرهەمە بگاتە ئەنجام ئەم هەوڵانەمان بگەینە لایەن وەکو مامۆستانی بەڕێزم باسییان کرد دووبارەیەکەمەوە کۆمەڵێک هەوڵی زۆر باش پێش ئێمە دراون و کاری زۆر باش کراون لە دکتۆر حەسەنپوری بەڕێزەوە خاڵی خۆش بێت جگەی بەهشت بێت لە دکتۆر سەلام ناوخۆشی بەڕێزەوە بە هەمان شەوە مامۆستا جەمال نابئز هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە پێگەی جیاوازە کاریان لەسەر سیاست و پلاندانانی زمان کردووە و
مامۆستا بەڕێزانەی کاریان لەسەر سیاسەتی زمانی خێزانی کردووە بۆ نمونە لە خێزانەکەی ئێمەیە کامە بەڕاستی وکو بەڕێزان ئاماژیان پێکرد زۆر گرنگە کە من لە خێزانەکەی خۆمەوە دەست پێ بکەم کە شکۆمەندی بۆ زمانەکە بگەڕمەوە ئەمە پلاندانانێکە لەسەر ئاستی خێزان ئێمە کە بەکای لەسەر بکەین سیاسەتی زمانی لە ڕووی خێزانەوە خەمێکی جدیمان بێت و بکەین بە ڕیارێک کە چۆن بتوانین ئێمە کای لەسەر بکەین دووبارەیەکەمەوە زۆر سوپاس بۆ سەرنجەکانتان خۆشحاڵم بە دیدارتان دەستان خۆش بێکاتون دەست خۆش زۆر سپاس دکتۆر مۆمین بۆ وەڵامدانەوەی سەرنجەکان من سەرنجی کۆتاییم دەڵێم کە ڕەنگە لە پرۆژەکە ئاماژەی پێ نەکرابێ پێم خۆشە بۆ دەوڵەمەندکردن بیڵێم بۆ بەڕێزانیش ئەوەیە چۆن بتوانین تەکنەلۆجیا بخەینە خزمەتی بەرەپێدانی زمانی کوردی چونکە بەڕاستی دەبێت ئەوە بزانین کە ساڵانی ئایندا تەکنەلۆجیا دەستێکی باڵایی هەیە لە پەروەردە لە کەرتەکان لە زۆربەی بوارەکاندا بۆیە پێم باشە ئەگەر بکرێ خاڵێک زیاد بکەن بۆ ئەوەی بتوانن لە ڕێی کەسانی شارەزا و بە ئەزمون لە تەکنەلۆجیاوە بتوانن خزمەتی زمانی کوردی بکەن چونکە ئێستا ئەگەر لە زۆربەی زمانەکان سیر بکەیت بۆ نمونە زۆر بەرنامە و سۆفتوێری جیاجیا هەن کە لەسەر پاڵپشتی زمانەکان دەکات بەڵام پاڵپشتی زمانی کوردی ناکە لەبەرەوەی تا ئێستا وەکو پێویست خزمەت نەکراوە بۆ ئەوەی ئێمەش وەکو گەلانی تر وەکو نەتەوەکانی تر شان بەشانی پێشکەوتنەکان شاربەشانی تەکنەلۆجیا و با بڵێن ئامێرە سەردەمیەکان و پرۆگرامەکان بڕۆین باشترە خۆمان بگونجێنین و بسازێنین لەگەڵ ئەو وەکو دەڵێ هەندێکی دەڵێن نەرمەواڵە سۆفتوێرە یان ناوی چی لێ دەنێن بگونجێنین تاکو تووشی کێشە نەبین لە کاتێک کە کار بە ئامێرێکی ئەلکترۆنی دەکەی یان بەکاری دێنی بۆ کارەکانت کاتە دەبێ باوڵێن لایەنە پەیوەنددارەکان کار لەسەر ئەوەش بکەن زمانی کوردی بە شێوەیەک بێ بتوانێ لەلایەن تەکنەلۆجیاوە پاڵپشتی بکرێ یان تەکنەلۆجیا بکرێتە خزمەتی بۆ نمونە بەسیترێنشە دەگەرێتەوە بتەوێ بەڵگەنامەیەک سکان بکەیت بەڵگەنامەکە وێنەی بێ یان وێنەی تێکستێک بێ بە ئینگلیزی زۆر بە ئاسانی دەتوانی ئەو تێکستە بگۆڕیەوە لە بۆ تێکست ینی ئەو وێنەیە بکرێت تێکست لە عەرەبیش هەیە بەڵام تا ئێستا لە کوردی وەکو پێویست نییە سۆفتوێری ئەوەی سکان بکە وێنە بۆت بکاتەوە تێکستی کە بتوانی دەستکاری بکەیت بۆ نمونە هەروەها هۆشیاری تەکنەلۆجی زمانی ئەوەش گرنگی پێ بدرێت چونکە ئێمە بەداخەوە زۆربەی شتەکانمان بە شێوەی وێنە ئەپلۆد دەکەین بۆ تەکنەلۆجیا بەڵام مەفروض وایە بە شێوەی نووسینی دەستی ئەو فۆنتانەی کە لەلایەن ئەو با بڵێن کۆمپانیا گەورانەوە پاڵپشتی دەکرێن ئەوە بەکاربێنن چونکە زۆربەی با بڵێن ئامێر و سۆفتوێرە تەکنەلۆجیەکان کار دەکەن لەسەر ناسینەوە ئەوە بەوەش دەبێتە کۆربەسێک یان گەنجینەیەکی گەورە کە هەم لە پاراست ئەم پارێزراو دەبێت بۆ درێژخایەن چونکە وەکو دەڵشتی کۆنکریت نییە لە ناو بچێ ئەو دەپارێزرێ ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە خاڵی تر کە ئەوە بزانم دکتۆر نەزیرە لە گروپەکان داینابوو ئەوەیە پێویستە شان بەشانی با بڵێن سیاسەتی زمان کار لەسەر فەلسفەی پەروەردەش بکرێت چکە دەبێت سیاسەتی زمان لە ناو فەلسفەی پەروەردەی هەرێمی کوردستانیش ڕەنجی دابێتەوە من دووبارە زۆر زۆر سپاس بۆ بەڕێزان ئەوانەی کە لەگەڵمان بوون تا ئێستا ئەوە نزیکەی کاتژمێرێک و 35 خولەکە بۆ جێگرتن لە بابەت و باسەکەی دکتۆر مۆمین زەڵمی کە دەستپێشخەرێکی زۆر لەجێیە دەکرێت دەوڵەمەندتر بکرێ دەکرێت لایەنە کرداریەکان یان ئەو ڕوشێنانە دانراوە هێشتان پڕزانیاریتر و با بڵێن کە خاڵی زیاتری بۆ ئیزافە بکرێت بەڵام گرنگە کە لە شوێنێکەوە دەست پێ بکەین دووبارە زۆر سپاس بۆ بەڕێزانی ئەکادمیان مێگامایند پلس کە ماندوو بوون بە ئامادەکاریەکان مامۆستا شەماڵ فرمێسخان کە کشتوان کە لە ڕووی دیزاین و ئامادەکردنی فۆرمەکان و تۆمارکردن و لیستی ناوەکان ئەوانە سەربازوونەکانی ئەکادمیان سپاس بۆ دکتۆر مۆمین دووبارە بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی بۆ ئەو بابەتە بە پێز و دەوڵەمەندە ئەگەر شتێکی ترت نییە ئەمە دەتوانین کۆتایی پێبێن زۆر زۆر سپاس کاکتۆرگیان دەستەکانە خۆش بێخوا خۆشحاڵ بووم بە بەشداری خۆشحاڵم بە گوێگرتن خۆشحاڵ بووم بە ڕێنمایی و پێشنیاری مامۆستانی بەڕێزم
بەدڵنیایی ئەو دوو خاڵی بەڕێز باست کرد زۆر زۆر گرنگن ڕۆڵ تەکنۆلۆژیا بە هیچ شێوەیەک نادیدە ناگیرێ و خۆشبەختانە کاکبۆکان هەڵەبجەی کاری زۆر زۆر باشی لەمڕۆوە کردووە و لە ئایندەیەکی زۆر نزیکە گوگل وەرگێڕانی گوگل بۆ زمانی کوردی ناوەڕاست دەست بەکارە بێت و پێم وابێ ئێستا بە تێکست دەست بەکار بووە ئێستا توانی تێکستی بدەیتێ بە فایل و یەکسەر وەرگێڕانەکەت بووە کات ڕاستەوە خۆ ئێستا لە هەوڵی ئەوەدان و من لە پەیوەندیام لەگەڵیانە ئینشاڵڵا کە بە هەموو شەوێک سوود لەو پێشنیارە باشانە وەرەگرین بە هۆشیاری تەکنۆلۆژیای زمانی زۆر زۆر گرنگە جەنابە داماژت پێ کردو مامۆستانی بەڕێز نووسی ویان بە دڵنیاییەوە هەموو پێشنیارانە من لای خۆم نووسیومە و کاری جدیان لەسەرەکەین و ئینشاڵڵا لە پرۆژەکە و لە درافتەکەی خۆمانە جێیانەکەینەوە دووبارەیەکەمەوە ئەمە هەوڵێکە و با بڵین درافتێکە کە وردە وردە ئێمە دەوڵەمەندی یەکەین لە ئێستاە تەنها خەریکی ڕوونکردنەوەی لەسەر بابەتەکە خەریک کۆکردنەوەی زانیارین خەریکی وەرگرتنی پێشنیاری مامۆستانی بەڕێزین دەستان خۆش بێخواز زۆر زۆر سپاس دووبارە زۆر خۆشحاڵ بووم دووبارە زۆر سپاس کاک دکتۆر مومین سپاس بۆ ئەوێ بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵمان بوون لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بابەتی گرنگمان لە خەیاڵدا لە هەکبەدا هیوادارن ئێوەش بێبەشمان نەکەن لە پێشنیاز و لە پێشنیازکردنی هەم بابەت و هەم ئەو کەسانەی کە پێتان وایە شتی گرنجیان پێوە بۆی هاوبەشی بکەن لەگەڵمان دەکرێت ناوەکان لە ڕێی گروپاتەوە لە ڕێی گروپەکانی پیجی ئەکادمیای مێگامایند و گروپی ئەکادمیای مێگامایند پلس بۆمان بنێرن ئینشاڵڵا لە زووترین کات لینکی تۆمارکراوی هەموو وێبینارەکە و دواتریش سلایدەکانی دکتۆر مومینیش ڕەنگە بتوانین بۆ گروپەکان بنێرین زۆر سپاسان دەکەین کاتێکی خۆش ئاگاداری خۆتان